ماواي حي مدد 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 هو مدد يا سبحاني محمد رسول الله يا صاحب القرآن. بمشوا بالرواسة حربياي باغي قوال بربياي بمشوا بالرواسة حربياي باغي قوال بربياي قرتو ميلاد لسربياي كافر إسلامي نوا كافر إسلامي محمد رسول الله يا صاحب القرآن. نمزاني دانا ودوام نمزاني دانا ودوام وي مدد 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 هو مدد يا سبحاني محمد رسول الله يا صاحب القرآن. أي صلاو هزار جار صلاو ما عندنا بيجا هزار جار صلاو لهموتان لك هاك دكتوري بريز لداد بانو هاك صفخان وهمو بيناراني بريز بيناران إيميل لوكيشن كمان قريوا بو باران بارانا ياك لا ياك كلمة باران خير وبركة لو خوشتر هي رمضان رمضان باران رحمن صفخان صفخان أي والله بانو كاك فهم دكتور اینجا بە تایبەتترت باران ئەو ساڵ ماوەیە کە نەهاتووە لە زۆر شاری کوردستان نوێژە بارانە کرا مسلمانان زۆر داوان پاڕانەوە لە خوای گەورە کە ئینشاء الله بە تایبەتتر ڕەمەزان ئەگەر سەرەتاشی باران نەبوو بەڵام لە کۆتاییەکەی خێر و بەرەکەت و بارانی تێدا ئەرێ والله ئیستا ئەگەر ببینی لە دەرەوە چ بارانی ڕێک و پێکێ دێ ئەو تۆز و چوە و هەموو ینی بۆیەکی خۆش بۆیەکی بەهاری ئەسەن هەر بۆنەکەی هەموو دنیا ئەرێ والله ئەرێ گینیش بۆ کەسێک کارکەر نەخواستم تەماشەوانی مە ڕێز و سلاوی مەش بۆ هەنێ برژی کە لەها هەولێرێ بۆ هەر چار ئالیەن کوردستانی ئیرۆ بژارێ مە کاکە چوار پاجە کوردستان ئەوە کەلیمەی منە کاکە هەر چوار پاجە کوردستان نی منە کاکە هەر چوار ئالێ کوردستان ئارێ والله ئارێ والله ئارێ والله ئیجاری ڕۆ مژارێ مە کارکەرن کەسێک و بدەستی خۆ کار دکە لەگەڵ ئەوە سەفخانەمە بابەتێکی گرنگمان هەیە ئەمشەو
لە هەندێک لە ئەدەبیاتی ئیسلامی بان نەڵێن هەموو لە هەندێک لە ئەدەبیاتی ئیسلامی ئێمەی کورد وەکو مرۆڤ تەماشا ناکەن اینجا ئەم ئەدەبیاتە چێن باوکیان جنۆکە ئێمە بۆچی جنۆکە کاکە وەڵڵا بەقورعان بەڕاستی ئێمە وەڵڵای شتێکی ئێمە جنۆکە سەیرە. نیم و ئێمە زۆر خاوێنیم و بەخوا ئەوەی کە بڵێ جنۆکە باوکی جنۆکە قەت نەبە یەکێک دەست لێ بدەبرێ پێیان ئەت بەڕاستی بەخوا هەر کەسی پێی بڵێ جنۆکە چاوی دەردێ بەقورعان دکتۆر شبات بابەتی منی دیژین بابەتی دیکەش هەیە قەولابانو بابەتی کمان دیکەش هەیە بابەتی بابەتی تریشمان هەیە. بابەتی تر مانە سیپات گۆ هێمە دەبێژێت بابەتی دیکەمان هەیە گرێدای ژنێن خاونکار ڕاستە خاوەن کارمان هەیە بەر لە هەموو شتێک 5 بەشداربووی نوێشمانەیە ئەجا تخوا من سڵای خۆم نەکردووە پڕۆمەکە دەبینیم و دیم و خزمەت داوالی بردوونەکە نانە زۆر عوزر دەخوازم نانە پێویست بۆ ناکە ببوورە من ببوورە دووبار چی پرۆمۆ سڵاوەکەت بکە سڵاو هەر نەکردتاوە پرۆمۆ بڕۆین ئەگەر مناجاتیان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشە و یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا parshiv@rudaw.net ژمارەی چاوەڕوانتانین لێبیاون خب بینەرە ئەوەڵین بەشداری ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان کاک شەماڵ مەحموود لە شارە جوانەکەی مۆهاباد سڵاو بۆ خەڵکی بە شەرەفی مۆهاباد سڵاو بۆ کاکە شەماڵ مەحموود و بنەماڵەی بەڕێزیان فەرم بۆ ببینیم بزانم چی خوێندووە لەو ڕۆژە تۆراوە دڵی من هەرچەندە گەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من دەست خۆش کاکە شەماڵی بەڕێز وا دیارە جنابی داروخانەی یا سەیدەلیت هەیە کاکە ئیشت کردووە ئیشەڵا ماندوو نەبی لەو مانگە ڕەمەزانەیە ئیشەڵا دەست بێ بۆ شفا بۆ ئەوە کرد ناخۆشن ئیشەڵا هەمیشە سەڵامەت بی کاکە دکتۆر لە ڕۆژهەڵاتەوە دەینە هەولێر لێرە بەشداربوویەکی ترمان هەیە کە بە مناجات لەگەڵ ئێمە بەشدارە هەژار محەممەد بزانین وەک پێیان دەڵێت تۆ چیت خوێندووە بۆمان ئەرێ وەڵا کاکە بزانم چیت کردووە دروستت کردوم لە نەبوون بۆ بوون دروستت کردوم لە نەبوون بۆ بوون غەیری ڕێگای تۆ تیاچوونە تیاچوون غەیری ڕێگای تۆ تیاچوونە تیاچوون تۆی بەدەستەڵات هەر منم زەلین تۆی بەدەستەڵات هەر منم زەلین لە ترسی تۆیە بووم بە وێنەی دیل لە ترسی تۆیە بووم بە وێنەی دیل هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان زوریان محەممەد لە باژاری سنە باژاری هونەری پایتەختی موسیقی جیهان زوریان ئەمجەدی بە کاکە زریان بزانم چیت کردووە تۆ لە پایتەختی موسیقی جیهان یا خراپمان نەکەی فەرموو قوربان قوربانن جژنن شاین ڕووی ئازادێن
يا شي مدينة يا شي مدينة ياي هركز عشقته دلي مشكينة دلي مشكينة اینجا هەر لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەمێنینەوە لە شاری سەردەشتەوە ڤیددیۆیەکیان بۆ ناردوین عەبدولمەجید برارخاسی لە شارە جوانەکەی سەردەشتی بەڕێز سڵاو سڵاو بۆ vêjarê em diçîne bajarokê ekirê, bajarê ciwan em bêjin bîka Kurdistanê û paytextê Newrozê پایتەختەی نەورۆزی wêrê me Mihemed Ebdulxaliqî heye ka bizanîn wî çawa بۆ me munacat xwend. ئاگە محەممەدی بەڕێز ڕۆژ و شەو دایم دەسووڕێ عمری من هەرکەم دەکا قەت نەبوو جارێک فکرکەم مردنم نێزیک دەکا قەت نەبوو جارێک فکرکەم مردنم نێزیک دەکا گەر بڵێ خوا لە هەموو کەس خۆش دەبێ بەس یەک نەبێ گەر بڵێ خوا لە هەموو کەس خۆش دەبێ بەس یەک نەبێ من دەڵێم ئەو یەکە منم شێوەیەکی من دەکا من دەڵێم ئەو یەکە منم شێوەیەکی من دەکا ڕۆژ و شەو دایم دەسووڕێ عمری من هەرکەم دەکا ڕۆژ و شەو دایم دەسووڕێ عمری من هەرکەم دەکا ئەگەر مناجات یان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net را ژمارەڕێ چاوەڕوانتانین لێبیاوە لە ئێستاوە ئەتوانن دەنگ بدەن ئەوانە لەسەر سوۆشەڵ میدیای ڕووداو هەیە ئەو ڤیددیوانەی ئێستا کە بینیتان لە فەیسبوک و لە ئینستاگرام دەتوانن ئەو کەسانەی کە گوێتان لە دەنگیان بوو دەنگی پێ بدەن بۆ ئەوەی کە ببێت بە یەکەم و بچێتە قۆناغی کۆتایی و چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ بەرنامەی پارشیف بەڕاستی دەتوانن ئێستا ڤیددیۆکانتان بنێرن بڕگەیەکی دیکەمان هەیە لە باز لە بارودۆخی کرێکاران دەکەین لە هەرێمی کوردستان دەزانین کە نزیک دەبینەوە لە 1/5 کە ڕۆژی جیهانی کرێکارانە ویسمان لێرەوە ئاماژەیەک بە بارودۆخی ئەوان بکەین بەڕاستی گفتوگۆیەک لەگەڵ میوانەکانمان دەکەین لەگەڵ هاوکارانم بۆ ئەوەی بزانین کە بارودۆخی ئەوان چۆنە میوانەکەمان بەڕێز عەبدولقادر ئەحمەد ئەندامی مەکتەبی تەنفیزی یەکێتی سەندیکای کرێکارانی کوردستان زۆر بەخێر بیت زۆر بەخێر بیت بەخێراتی خەوی سەرچاو خێری هاتی ماندوو نەبی مادەمە تو باسی کرێکار و ئەوانە دەکەین دەبی بڵین ماندوو نەبی وەنیە لەگەڵ کەش و هەوای ڕەمەزان و پاشیڤ و ئەو ڕۆهاتینە ئێرە کوی دەبینی پێمایە جەوێکی خۆشە زۆر سپاسانەکەم بۆ ئەو دەرفەتە سپاسی ئەو میوانداریەشتانەکەم بێگومان ئەگەر باسی ڕەوشی کرێکاران بکەین کرێکاران لە بارودۆخێکی زۆر نالەباردان ئەویش بەهۆی کاریگەریەکانی دەرەوە و ناوە بێگومان کاریگەریەکانی کۆڕۆنا تا ئێستاش
ماون لەسەر بار و گوزەرانی کرێکاران بۆی کە زۆر خەڵک بێکار بوو لە کاتی کۆرۆنا لەو ماوەیە شەڕی رووسیا و ئۆکرانیا ئەوانیش کاریگەری هەبوو بۆی کە حاڵی کار کەمتر بێتەوە نەخێر بار و گوزەرانی کرێکاران بەرەو خراپتر بڕوە لەبەرەوەی کەلوپەلوی خۆراک و شتەکانی تر بەرەو گرانی ڕۆیشتن. باشە تۆ وتت لە ڕەوشێکی زۆر نالەبارە بەڵێ بۆ ئێمە بۆ ئەوە داتایەکت هەیە بەوەی چەند کرێکار هەڵی کاریان لەدەست داوە لە کوردستان بەدواداچوونێکی ئەوە هەیە؟ بەڵێ بێگومان لە کاتی کۆرۆنا زۆر خەڵک کاری لەدەستدا ئامارەکان دیار بوون بەرچاویش بوون ئێستا من ناتوانم ئامارەکان ئەو کاتی کۆرۆنا لە ساڵی 2020ەوە تاوەکو ئێستا باس بکەم ئەوە چەند کرێکار بێکار بوون ئامارێکی ڕاست و دروست نیە بەڵام ئەوەی کە لە کوردستان هەیە کێشە نییە بمبورە بەتایبەتر ئێمە ئەگەر بمانەوێت بە شێوەیەکی زانستی قسە بکەین چەند گرنگە ئێمە داتامان هەبی بەر لە کۆرۆنا لەگەڵ کۆرۆنا ئێستا ئێمە لە دوای کۆرۆناین هەتا بەراوردی ئەو ژمارانە بکەین بۆ ئەوەی تو بتوانی قەناعات متمانە لای خەڵک دروست بکەی بەوەی کەوا کرێکاران لە ڕۆژێکی خراپ بدان. ئەگەر باس بکەین ئەمە کرێکاران لە کوردستان ئەگە بە شێوە گشتەکەی تەمەشا بکەین ئەوانێک کە لە کەرتی گشتی کار دەکەن ئەوانە هەم کرێکارن ئەوانێک کە لە کەرتی تایبەت کار دەکەن کرێکارن ئەوانەی کە لە کەرتی گشتی کار دەکەن ئامارەکانیان دیارە چەند خەڵک فەرمانبەری حکوومەتە ئەوانە لە کەرتی گشتینە ئەوانەی کە لە کەرت تایبەتن تەنها ئەو ئامارە لە بەردەستە کە ئەوانەی کە دەستەبەر کراون لە کوردستان ئێوە فەرمانبەرەکانیشان بە کرێکار ژمار کردووە؟ بەڵێ ئەوانش کرێکارن ئەوان لە کەرتی گشتی کار دەکەن ئەوانەی تر لە کەرتی تایبەت کار دەکەن ئێمە ئامارەکان بڵێ بڵێ ئامارەکان باس دەکەم ئەوانەی کە لە کەرتی تایبەت ئێمە زیاتر باسی کەرتی تایبەت دەکەین لەبەرەوەی پەیوەستین بە یاسای کار یاسای کاری 1970 یاسا ژمارە 71 ساڵی 1970 و هەروەها بەپێی ئەو یاسایی کە خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی هەیە بە ژمارە 39 لە ساڵی 1970 دەرچووە بەپێی ئەو دو یاسایە ئەمە تەعاملیان لەگە دەکەین لەگە ڕەوشی کرێکاران بەڵێ عەفوەن بەس لە حەزەیەک ئەوانێک کە لە کەرتی تایبەت کار دەکەن تاکو سیویەکی 2021 تقریبا 127,000 کەس دەستەبەریان بۆ کراوە بەڵام ئێمە کە باسی ئەوە دەکەن دەستەبەریان بۆ کراوەیانێ ئەوانە ئامارێکی ڕاست و دروستن بەڵام زۆر خەڵکیێ ئەبینی دەستەبەری بۆ نەکراوە ئەوانەیە کە دەستەبەریان بۆ نەکراوە وەکەوەی وایە کە کاری ڕەش بکەن زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەبینین خاوەنکاران کرێکارەکانیان دەستەبەر ناکەن کە ئەو مافی خۆیانە بە یاساش ئەبێ وەکو ئیلزامی ئەبێ هەموو کرێکارێک دەستەبەری بۆ بکرێ ئەگەر بۆی نەکرێ ئەوە پێشێلی یاسایە. باشە بەپێی بێژمنەکانتان چ ژمارەیەک دەستەبەر نەکراون دەتوانێت ژمارەیەکمان پێ بڵێ لەوانە ینی بەپێی ئەو بازاڕی کە دەیبینین بەپێی ئەو بارودۆخی کە ئێوە بەداداچوونتان بۆ کردووە ئێمە هەتاوەکو ئێستاکە ئەو ئامارانی کە لەبەردەستن ناتوانم ئامارێکی ڕاست و دروست بدەین بەوەی کە چەند کرێکار دەستەبەریان بۆ نەکراوە چونکە لە کوردستان و لە عێراقش و هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەو وڵاتانێک کە تێداینا لە هەموو شوێنەکان مەسەلەن ئێستا با لە کوردستان بڵێم ئەمە جۆب سنتەرمان نییە ینی بەڕێوەبەرایەتی کارمان نییە لە هەموو شار و شارۆچکەیەک یعنی لە قەزا و ناحیە و مرکزی شارەکان بەوەی کە خەڵک ڕوو لەو جۆب سنتەرەی بکە یان لەو بەڕێوەبەرایەتی کارەی بکە ئایا چەند خەڵک دەستەبەری بۆ ئۆکرێ و چەندیش بێکارە ناوی بێکارەکان بنووسێ بۆ ئەمە ناتوانم ئامارێکی ڕاست دروست بدەم باش ئەوانەی کە دەستەبەر نەکراون بە 100,000 خەڵک هەیە لە کوردستان دەستەبەری بۆ نەکراون زیاتر لە چ شارێکن لەو 100,000 لە چ کەرتێکن ئەوانەی کەرتێک کار دەکەن ئەوانەی کە دەستەبەریان بۆ نەکراوە لە هەموو کەرتێک یعنی ئەمە ینی زیاتر لە هەموو لەو کەرتێک کامە زیاترینە کە دەستەبەری بۆ نەکراوە بخۆی ئەمەگەر بە جۆرەی ئەو تەصنیف المیهن بڕۆین تقریبا لە 80 پیشە هەیە لە کوردستان لەو پیشانە ئەمە وەکو سندیکای کرێکاران ئەمە لەژێر چەتری یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان 6 لقمان هەیە لە هەر لە خەوت چەند سندیکایەکە 6-7 سندیکا هەنا ئەو پیشانە تەصنیف کراون بە جۆرەی ئەو سندیکایانە ینی هەر چەند پیشەیەک سەر بە سندیکایەکەن
من ڕاستی ئەو ئامارە نییە ئەوەی کە باسم کرد باشە ئەی لەگەڵ گرانی بازارڕە ئەزانانی کە هەنێک کەلوپەل لە بازاردا گران بووە ئەمە کاریگەری لەسەر داهاتی کرێکاران چی بووە؟ بەڵێ ئەوەی کە باسم کرد شەڕی رووسیا و ئۆکرانیا کاریگەری زۆر خراپی هەبوو کاریگەری دۆلار کە بەرامبەر بە دیناری عراقی لەو ماوەیە کە ئەوە های لێهات بەرز بەوە ئەوەش کاریگەری هەبوو بێگومان نهاتنی بودجە لەلایەن حکوومەتی عراق ئەویش کاریگەری هەبوو هەموو ئەوانە بارگرانایی لەسەر کرێکاران دروست کرد بەوەی کە بەو پارەیە کە وەری دەگرن نەتوان بژێوی ژیانی خێزانیان دابین بکەن کارمەندێن ئێ بیانی ji dervê herêma Kurdistanê amar ligel we hene bê çendin ئەوانەی کە لە ڕێگەی وەزارەتی کارەوە دێن کرێکارانی بیانی مەبەستە ساڵانە لە 2007ەوە بڵێم تاوەکو ئێستاکە تقریبا 7,000 کەس هاتووە بڵێم ساڵی 2021 تقریبا 8,000 کەس هاوردەی هەرێمی کوردستان کراون ئەوانە زیاتر خزمەتکاری ناوماڵ بوون زیاتر 1970 خزمەتکاری ناوماڵ بوون ئەوانەی کە لە ناوماڵ ئیشەکەن نەک کرێکاری پرۆژەکان پێشتر زیاتر کرێکاری پرۆژەکان دەهاتن پێش شەڕی داعشوانە لە وڵاتی زۆرا و زێر دێن ینی ئەگەر ئەوەبەردیان بکەن بەڵام ئەو کرێکارانی دین بە پێی ڕێنمایی وەزارەتی بەپێی ئەو ڕێنمایی بە ژمارە 2 لە 2015 دەرچووە کە پاڵپشت بە یاسای کاری هەفتاویەک بەپێ ئەو کرێکارانەی کە دێن ساڵێک لە هەرێمی کوردستان بۆیان هەیە بمێننەوە ئەتوانن بەپێی پێویست ئەتوانرێت جارێشکە عقدەکان بۆ نوێ بکرێتەوە وڵاتێکەوەیان ئەو کرێکارانە لە وڵاتی زۆرا زۆر دێن نیپاڵە و فلیپینە و ئەو شوێنانە دێن زیاتر ئەوانەی کە باسییانەکەم ئەو کرێکارێک مەسەلەن لەسەر ئیشە تووشی مشکلێک بێ ینی مەسەن بریندار بێ یاخوای نەخواسە گیانی لە دەستبا بیمە هەیە بۆ ئەو کرێکارە ئەمن باسی بیمەم کرد بەراخەوە بەداخەوە ینی لە کوردستان و لە عێراقیش هەموو خەڵک دەستەبەری بۆ نەکراوە ئەوەی کە باسم کرد هەتا ئەوکە ئێستا بڵێم لە 2021 127,000 کەس دەستەبەری بۆ کرابوو لەو چەند مانگەی 2022 5,000 ینی تقریبا دەکاتە 132,000 کەس دەستەبەریان بۆ کراوە بەڵام زۆر بە هەرە زۆری خەڵک کە کار دەکات لە کوردستان دەستەبەری بۆ نەکراوە ئەوە کێشەیەکی گەورەیە بەڵام بەداخەوە ئەوانەی کە دەستەبەریشان بۆ کراوە ئەبینی لە دەستەبەریەکە نووسراوە مەسەلەن نسبێک مەسەلەن لەو دەستەبەری 170 ینی وەکو بڵێ 170 بە 170 دەستەبەرەکرێن لە مەسەلەن کەمترین ڕێژەی زەمان دەستەبەری 350,000 کە ئێستا پێشتر 300,000 بوو بتە 350,000 لەوەش 170 پارەکە دەستە سندوقی زەمان 105 لە کرێکارەکە دەژێردرێتەوە 112 لە خاوەنکارەکە لەو 170 114 بۆ مەسەلەی خانەنشینی دەڕوە 102 لە بۆ پێکانی کار دەڕوە پێکانی کار تەقاعود 114 دەڕوە بڵێ 101 بۆ مەسەلەی زەمانی سەحی دەڕوە تەندروستی بەڵام ئەگەر ئەوانەی کە هەتا دەستەبەریشان بۆ کراوە هەتا ئێستا سوودمەند نەبووینە لە زەمانی سەحی لە دەستەبەری تەندروستی ینی بەڕاستی ئەمیش پرسیارێک ئەیکەم لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆچی سوودمەند نابن ئایا هەتاوەکو ئێستاکە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی کراوەتەوە بۆ کرێکاران کەەوەی بتوانن کرێکارێک نەخۆشەبی سوودمەند بیلەوە لە مەسەلەی زەمانی سەحی باشە ینی بەداخەوە جارجار ئێمە لە میدیا دەبینین ڕۆماڵیەوە دەکەین کە کرێکار گیان لەدەست دەدا بەردەبێتەوە لە کاتی کارکردنەکەیدا ئەم ساڵ ئامارێکتان هەیە بۆی کەەوە چەند کرێکار گیانی لەدەستداوە لە کاتی کارەکەی ساڵانە ئامارەکان جیاوازن ئەو ئامارانی کە لە وەزارەتی کار و کاروباری دەستەمەری کۆمەڵایەتی هەند جیاوازن لەگەوەی لەلای ئێمە هەندەیەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان ئامارەکان ساڵی پار 36 کرێکار گیانیان لەدەستدا بوو ئەم ساڵیش تاوەکو ئێستاکە ئەو چەند مانگەی تێداینە 6-7 کرێکار گیانیان لەدەستداوە بەداخۆ ئاماری ترسناکەن ینی ئەمە لە هیچ دەستەبەرێکیش بۆیانی باسی کرد ئەوانەی کە دەستەبەریان بۆ کرا و لەسەر کار گیانیان لەدەست دەدەن
ئەوانە خانەنشینیان بۆ دەبرێتەوە بێگومان بەڵام ئەوانەی کە دەستەبەریان بۆ ناکرێت بەداخەوە ینی بێبەشە بن لە خانەنشینیەکە خێزانەکانیان بەڵێ پرسیارەکەوێ باشە ئەمە حکوومەت ئێوە دەبێت چاودێر بن بەسەر حکوومەت وەنیە کرێکارێک ڕوو لە چێ بکە بۆ نمونە ڕوو لە سندیکا دەکە کە دەبێت ئەم سندیکایە دیفاع بەرگری لە مافی ئەو بکە ئێوە چیتان کردو بۆ ئەوەی هەم ئەوانەی کە بیمەیان هەیە سوودمەند بن وە خاوەنکار بە کەیفی خۆی نەتوانی باز بدە بەسەر ئەم بابەتە و هەم ئەوانەشی تۆمار نەکراون تۆمار بکرێن جیهەی ڕقیب چاودێر بەسەر هەموو ئەو خاوەنکارانە چێیە؟ بەداخەوە ینی من شتێک هەڵێم ئێمە لە یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان خەباتەکەین لە بۆ بەرژەوەندی کرێکاران لە بۆ خزمەتکردنی کرێکاران ئەوجا ئەو خزمەتکردنەوە چ لە ڕێگەی سەعاتەکانی کارکردن بن لەوەی کە بەپێی یاسای کار ڕۆژانە 8 ساعت کار بکات لە هەفتە 35 ساعت کار بکە یاخود زۆری کارکردن کاری قورسەکە یان کاریگرانەکە ئایا ئەو کارە بە شەوە کریان بە ڕۆژە کرێ لە مەسلەی خانەنشینی ئێمە پاڵپشتی کرێکاران بووینە لە مەسلەی گەنج چۆن گەنجەکان بتوانین بەکاریان بخەین بەڵام بەڵێ ئەمە لایەنی جێبەجێکاران هەبی ببوورە نەداتان هەبی نە با بڵێن خۆپیشاندانتان هەبی نە یعنی چۆن دەتوانن وا بکەن ئەو خاوەنکارانە ینی مل کەس بکەن بۆ ئەم یاسایەنە بۆ ئەوەی ئەمانە تۆمار بکرێن بۆ ئەوی بە کەیفی خۆیان نەتوانن کابراجانیش لە دەست دەدا هیچ زۆرە لێ پرسیینەوەیکی لەگەڵ ناکرێت بەڵێ ئێمە لایەنی جێبەجێکار نێن بەداخەوە ئەمە ئەگەر وەکو یاسا سەیری مەسەلەکان بکەین هەر چەندە یاساکان کۆنن بەڵام ئەو یاسایان ئەگە وەکو خۆیان جێبەجێ بکرێن زۆر لە بەرژەوەندی کرێکاران ئێوە لایەنی جێبەجێکارن ئێوە چاودێرن بەرگری لە مافی کرێکارەکان دەکەن چۆن ئەم کارە دەکەن چیتان کردو بۆی وا بکەن خاوەنکارەکان بخەنە ژێڕکەفی ئەوەی ئەمانە تۆمار بکرێن ئەمانەش بیمە وەربگرن ئێمە هەموو کاتێک لەگە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە هەمەهەنگی داینەوە پێکەوە کارەکەین زۆر جار جەختمان لەوەی کردوێتەوە کە ئەبێ خاوەنکاران کرێکارەکانیان دەستەبەریان بۆ بکەن بەڵام بەداخەوە ئەڵێم هەتاوەکو ئێستاکە لە کوردستان هەموو کرێکارێک دەستەبەری بۆ نەکراوە ئێمە ڕاستە ئەوەی توانیومانە لەسەرمان بووە مقصیرەکە ئەبینی کرێکارێک کە دەستەبەری بۆ ناکرێ ئەمە حەزەکەین با لە ڕێگای ئێوەشەوە بزانن کە ئەو کرێکارن بڵێن ئەو کرێکارانی کە دەستەبەریان بۆ ناکرێ ئەمە ئەبێت بە خۆیان سکاڵا بکەن کرێکارەکە ئێمە ناتوانین لە زیاتی کرێکارێک سکاڵای یاسایی تۆمار بکەین بەڵام بێنە سندیکای کرێکاران ئێمە پارێزەری خۆبەخشمان هەیە ئەتوانین داکۆچی لە مافەکانیان بکەین ئەو کرێکارانێک کە کاریش دەکەن لە کۆمپانیایەک لە هەر شوێنێک ئەگەر پەیوەندی بە سندیکای کرێکارانی شەوە ناکەن ئەتوانن پەیوەندی بە ژمارەی هێڵی گەرم 550 بکەن بۆی کە ناوەکانیشان ئەوە لە بەڕێوەبەرایەتیەکانی کار هەیە سکاڵا تۆمار دەکەن بۆ نمونە ئەو ساڵ چەند کە سکاڵای تۆمار کردووە بەڵێ کرێکارەکان لە ڕێگای لەقەکانمانەوە زۆر کرێکار هەبووە سکاڵای تۆمار کردووە ئێمە پاڵپشتیمان کردو هاتۆتە سندیکای کرێکاران سندیکای کرێکاران پاڵپشتی کردووە لە سنووری ئەو لەخانێک کە باسم کرد ئێمە 6 لقمان هەیە و پارێزەری خۆبەخشمان لە بۆی دابین کردووە بەڵێ زۆر بە هەرە زۆری ئەو کەسانی کە لە دادگای کار یەکلایی بوونەتەوە لە بەرژەوەندی کرێکاران بووە باشە کاک عەبدولقادر هیچ ئامارێکتان هەیە سەبارەت بە کرێکاری ژن چەند کرێکاری ژن هەیە لە چ بوارێکدا زیاتر کار دەکەن بەڵێ ئاماری کرێکاری ژن ئەوەی کە باسم کرد تازە ئەوانەی کە دەستەبەریان بۆ کراوە نزیکەی 15,000 کرێکاری ئافرەت لەوانەی دەستەبەریان بۆ کراوە بەڵام ئەو کرێکارانی کە دەستەبەریان بۆ نەکراوە ئێمەش و وەزارەتی کاریش و وەزارەتی پلاندانانیش ئامارێکی ڕاست و دروستمان نییە بەڕاستی پێم وایە ئامارێکی زۆر هەیە کە خەڵک دەستەبەری بۆ نەکراوە ئەوەش مەبەستم بەسەبەری دەبوو بەبەستمە بوو چەند ژن هەیە لە کە کرێکارە و کار دەکا ئەوەی کە باسم کرد ئەوانەی کە دەستەبەریان بۆ کراوە نزیکەی 15,000 واتە زیاتر لەوەیە بەڵێ زۆر زیاترە لەوەی ئەوانە دەستەبەریان بۆ نەکراوە ئەمن باسم کرد ئەوانەی کە دەستەبەریان بۆ کراوە 132,000 کەسە لەو 132,000 کەسەی نزیکەی 15,000 ئافرەت تێدا کە دەستەبەریان بۆ کراوە بەڵام خەڵک زۆرێ ئافرەت و پیاویش دەستەبەریان بۆ نەکراوە ئەمە لێژنەی پشکنینی کارمان هەیە لە بەڕێوەبەرایەتیەکانی کار و دەستەبەری کۆمەڵایەتی ئەو لێژنانە با من لە زمانی کرێکارەکان پرسیار لە جنابەت بڵێ ئەو کرێکارانە کە واقعاً زۆر زەحمەتەکێشن ئەو هەموو زەحمەتەکێشن هێوە هیچ
هیچیان بۆ ناکەن بیمەیان هەیە جا چه چاوەڕوانێک هەیە لەو کرێکانەکە بۆ هێوەکاری باش بکەن چه چاوەڕوانێکتان هەیە لیان ئەمە نامانەوێت یارو گیانی لەدەستدا هێوە هیچتان نییە بۆی بکەن نەخێر ئەو کرێکانانی کە باسم کرد ئەو کرێکارانی کە دەستەبەریان بۆ کرێ ئەوانە مافێکیان هەیە ئەتوانم بڵێم ئەوانەی کە هەتا ئەوانەی کە ئەو ئامارەی باسم کرد ئەوانەی کە باسشم کرد ئەوانەی کە دەستەبەریان بۆ کراوە گیانیان لەدەستداوە ئەوە خانەنشینیان بۆ دەستەبەریان نییە ئەوانەی کە دەستەبەریان بەداخەوە ئەمە لێژنەی پشکنینی کارمان هەیە لە بەڕێوەبەرایەتیەکانی کار کە ئەو لێژنەی پشکنین کارانە بە شێوەیەکی فعال کار ناکەن بۆەوەی کە هەموو شوێنەکان بەسەر بکەنەوە ئایا چەند کرێکار دەستەبەری بۆ ئەکرێت چەند کرێکار دەستەبەری بۆ ناکرێت ڕاستە ئێمەش لە لێژنەکانی پشکنینی کار ئەندامین تێدا بەڵام لێژنەکانی پشکنینی کار لەبەر چ فعالینە لەبەر ئەوەیە کە ژمارەیان کەمە ئەمن لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم هەرچەند ئەم ساڵ 45 پشکنینی پشکنەر دامەزرێنران 12 لە پشکنێنی کار بوون 12 پشکنێنی زەمان بوون دەستەبەری بوون هیوادارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە خەڵکی زیاتر و پسپۆری زیاتر دامەزرێنی لەم بارە بۆ ئەوەی بتوانین کاریگەری هەبێ بۆی خەڵک زیاتر دەستەبەری بۆ کرێت زیاتر مافەکانی کرێکاران پارێزران پرسیارێک بکەیت کە هیچ پرسیارێکی خێرام هەیە و کاتمان بەحسا زارۆکێ بچوو کرد بۆ ئەوێک ینی تەمەنی وان نەئێکارن چلوتین پاراستن لە هەرێما کوردستان گوڵ و ئامار ناودەستێ هەنێ گەل و ئەv دیاردا هاانێ کارمەندێک و هینا بچووکن بتەمەن ئەv دیاردا هاانێ لە هەرێما کوردستانی هەیە لە کیژان باژاری بێتر زێدەی بڵێ مەسلەی مێر مناڵان ئەوانەی تەمەنیان لە 15 ساڵ هەتا 18 ساڵە ئەوە ئەتوان بە پێی یاسای کار بکەن ئەوەش بە مەرج و مەرجی تایبەتی ینی ناکری هەموو کارێک بکەن ئەو کارە قورسانەی کە لە یاسای کار ئاماژە پێکراوە ناکری هەموو کارێک بکەن ئەو بە پێی یاسا لە 15 ساڵ هەتاکو 18 ساڵ ئەوانەی کە خاوەن کاریان هەیە ئێمە بەو یاسایی تعاملیان لەگەڵەکەین کە یاسای کارە کە خاوەن کار پێشێلی ئەم یاسایی کرد بێگومان سزا ئەدرێ لەسەر پێش بەس شتێککە هەیە بەڵام ئەوانەی کە خاوەن کاریان نییە ناتوانین بە یاسای کار تعاملیان لەگە بکە ئەوە بە پێی یاسای ڕعای اجتماعی تعاملیان لەگەڵەکرێ چونکە ئەوانە خاوەن کاریان نییە باشە ئەوە حاڵەتی دوم حاڵەتی سێم ئەوانەی کە لە خوار 15 ساڵیەوە بەڕاستی ئەوەش وەکو بڵێ ئەوە هەتاوەکو ئێستا چاودێرێکی چڕ و پڕ نییە یاخود ئەو لێژنانێک کە سەرپەرشتی ئەم حاڵەتە ئەکەن لێژنەکان کەمن ینی لە بۆ شارێکی وەکو هەولێر دەبینی لەوانەیە دوو لێژنە هەبی لێژنەکان زۆر ساز بکن دروست بکن وان لێژنات ڕۆژێ بێتێ هیوادارم ئێستا کە لە ڕێگەی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و مناڵ پارێزی کوردستان کارەکەم بۆ ئەوی لە ڕێگەی وەزارەتی کارەوە کارەکەم بۆ ئەوەی کە خەڵکی زیاتر و پسپۆری زیاتر دامەزرێن لەم بارانە لۆی بتوانن کاریگەریان هەبێت و ئەم دیاریدەیە بنەبڕ بکرێت بەڵام ئەم دیاریدەیە پەیوەندی بە شتی تریشەوە هەیە ئایا ئەو مناڵانەی کە هیچ دەهاتێکیان نیە یاخود خێزانەکان هیچ بجێوێشیان نیە چۆن بتوانین ئەم مناڵانە دوور بخەینەوە لە کار ئەبێ بەدی لێشکام دەبێت بە دوای چارەسەری شەیدا بگەڕین ئەوەی باس دەکەین لە وڵاتانی دنیا راپۆرتی پێشلکاری ساڵانە هەیە وەکو وەسیلەیەکی پاڵەپەستۆ و زەغت لەسەر حکوومەت و لەسەر خاوەنکار و لەسەر چی ئێستا لە کوردستان بەو 1-2 ساڵی کۆتایی هەندێک ڕێکخراو هەند کار لەسەر ئەمە دەکەن ئەم راپۆرتانە لە چه ئاستێکن راپۆرتی پێشلکاری بەرامبەر کرێکاران و ئاەت جێی ئومێدن ئەوەندە دەتوانن ینی تەختیەی ئەو پێشلکاریانە بکەن کە بەرامبەر کرێکاران لە کوردستان دەکرێت بێگومان عێراق وەکو دەوڵەت مسادقەی کردووە لەسەر 68 بەڵگەنامەی یاسای کاری نێودەوڵەتی ئیتفاقی کاری نێودەوڵەتی ئەمە لە هەرێمی کوردستانەوە بۆی کە بەشێکین لە عێراق ملزەمین ئەمە ڕێککەوتنانە بڵێ ئەوانەی کە باسەکرێ ئەوانەی کە ئەو راپۆرتانێکە لەسەر ڕەوشی کرێکاران و لەسەر ڕەوشی مناڵان و لەسەر ڕەوشی ئافرەتان بەڕاستی ئەبینیم پێشێلکاری هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بۆیە ئەمە ئەوەی کە گوێبیستی بوونە لەلایەن ڕێکخراوی کاری نێودەوڵەتیەوە ئێستا کە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کار
ئەنەوێ چارەسەرێک بۆ ئەم بابەتانە بدۆزنەوە ئەم دیاریدانەی کە ئەو پێشێن لە راپۆرتەکان دەکەم ئایا راپۆرتەکان لەو ئاستن کە ئێمە جێی ئومێدبی کە ئێمە بە هەندەوە لیان بڕوانین یان هێشتا ئەو راپۆرتانەی کە دەکرێن لەبارەی پێشێلکاریەوە راپۆرتی زۆر سەرەتایی و لە ئاستێکی نزمن راپۆرتەکان بەڕاستی ئەو راپۆرتانەی کە هەنە باس لە ڕەوشی کرێکاران و گەنجان و مناڵان و ئافرەتانەکان راپۆرتی دیارن یعنی ناکرێ نکۆڵیان لێ بکەین ئەو راپۆرتانە هەنا ئیدی باسی پێشێلکاریەکان کراوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کارەوە هەماهەنگە لەگەڵ ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بۆ ئەوی بە دوای چارەسەرێکی بنەڕەتیدا بگەڕێ لە بنەبەندکردنی ئەم کێشانە ئێستا کە لەگەڵ ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و ئێمە وەکو سندیکای کرێکاران پرۆژە یاسایەکمان لەگەڵ وەزارەتی کار و وەکو بڵێ بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی کاری نێودەوڵەتی وەزارەتی کار و سندیکای کرێکاران و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دوو پرۆژە یاسامان ئامادە کردیە یەکەم پرۆژە یاسای کار کە پرۆژە یاسای کاری کۆن هەیە بە ژمارە هەفتاوێک ساڵی 1970 یاساکە زۆر کۆنە لە عێراق بە ژمارە 37 لە 2015 یاسایەکی نوێی کار دەرچووە بەڵام لە هەرێمی کوردستان کاری پێ ناکرێت چونکە لەبەرەوە ئێستا لە ئەمە پرۆژە یاسایەکمان ئامادە کردووە پرۆژە یاساکە نێردراوە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێ بۆ مەزی شوڕا بەڵێ گەیشتۆتە ئەنجومەنی شوڕا لەوێن دەرەوە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کراوە بە تەمەنە ئەوە دەکەین بەم زوانە بدرێتە پەرلەمانی کوردستان و مسادقە لەسەر بکرێ و هەروەها پرۆژە یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی بە هەمان شێوە کاری لەسەر کراوە پرۆژە یاسایەک ئامادە کراوە تەمەنە ئەوەکەین لە پەرلەمانی کوردستان ئەم دوو پرۆژە یاسایە مسادقان لەسەر بکرێ بۆ ئەوەی زیاتر ڕەوشی کرێکاران بەرەو باشتر و سەرچاو بەخێر بێ ئیسە کاکە دکتۆر بڵێ کاتی چییە؟ کاتی چییە؟ کاکە سەفقان کاکە سەفقان فەر بوو چیمان بۆ دەڵێ سەفقان کاتی مەلای زیری حاضر کرێ مەلای جزیری دادەبانێ دیسان مەلای جزیری شولدا نور جمال لم يزل ذات تجلى يا خدا نور جمال لم يزل ذات تجلى يا خدا الله سحرگاه ازل يلموم عشق شولدا نور جمال لم يزل ذات تجلى يا خدا نور جمال لم يزل ذات تجلى يا خدا
سر و پرده دایا حسن و جمال بمثال إيسان دي الموم والشمال دي ساخول پروانه دا عشق جنور لا يزال حسن و جمال بمثال إيسان دي الموم والشمال دي ساخول پروانه دا الله سحر قها أزل يلموم عشق شولدا نورا جمال لم يزل بذات الدل يا خدا الله سحر غازل يلموم عشق شولدا نورا جمال لم يزل ذات تجلى يا خدا ذات تجلى يا خدا کاکە سەفقانی بەڕێز کاکە سەفقان بوومە بڵێ ئەوە ئاوازەکەی کێ بوو تێکستەکەی خۆزانام نیمە لە جەزی تێکستەکەی دەزانین بەس ئاوازەکەی بمە بڵێ شخو اف تكست داوي رحمتي ملاي زيريل سر بيخمبر عليه الصلاه والسلام شكري سر نورا بيخمبر چلو ازل دي يعني دسبيك او خدي جيان دامزران دي خو خلق بيخمبر كريد لوح المحفوظ دي اجاري اب اواز هاني جي ما اماده كري هر روج بو هر ام روج متشكرو اري والله هي دار ملايقي بها بس هاني هذا بان فهم دينوا بابتك دي كمان هي هل ادبيات ادبين بلام بس ادبيات اسلامي دكين كالأدبيات الإسلامي دا شون باسي كرد كراوة بچش شوازك باسي كردستان كراوة كو دكتور باسي كر كبلهندق لأدبيات كان دا كرد بجنو كده ناسرين دري كاتين زرطر أبي بوقسي بانو كتابك كتوكا كيل شواز باوردكم نورا شيخ بكر نبي ساندي سلاغي ما قلت جيران الرجلاء كردستان هالدربي ولاته داني الأكراد أبناء الجن يعني يقولوا سر نبي ساندي أري بله إنجا أما بابتي جرينجا أصل أساسي أم بابتتسونا لتشي باسكرا وآية تنيا أم بابتها هي لأدبيات إسلامي دا يان أدبيات إسلامي بشوازي دي كش باسي كرديان كردو هلبت باسي كرديان كردو توك كرد نتويك بوا لا سردمي إمامي عمر ومسلمان بوا إنجا تشون باسي أما دكن دكتور سالار ميوان معنا دكتور سالار تاجوزي هلا بيدانيش دكتور بخير بي دكتور سالار بخير هاتي دكتور ما سايزان كويا ودكتوراشي هي لأدب وبخوشي لحجرة ولوانا خويندويتي لبروا يعني لهردو لعينك توانيويتي إيش لسر أم بابته بكاو بيكوا بيبستيتو بخير بي دكتور أتوش خريجي حجرة وأواني وجوي رمضان وأنا لفة كله سريبة وأنا تشتر سابقا إما لقال رمضان يادقاري خوشمان هي والله وبروجوش دبم وتقسيم رمضان ممشي بيجوان يعني مقرن تو بو نوستالجيا كذا وقرن تو بو من دالي كوماليا دوري خوشيا تو ديتو خيالت يعني رمضان تايبت مدي خوي هي لهم براستي لا مسلماناني بيروز دكم لا يوشي بيروز دكم وشحال كمشو ميواني بريزانم وام بريزان اشتري الميوان زور بخير بي زور بخير دارين كبتواني دلي خلق خوش كينو ان شاء الله امين عندك زانياريان بينك النبي سراوا زانياري نبي باشا دكتور سالار امام
ئێمە گفتوگویەکمان کرد لە بینی خۆمانە پێشەوەی تۆ بێ باسی ئەومان کە لە ئەدەبیاتی کۆندا چۆن باسی کورد کراوە و باز لەوە کراوە کە دەڵێن کورد ژنۆکە بووە باشە من نەمێ بزانم ئەمە سەرەتای ئەم قسەی بۆ کێ گەڕێتەوانێ چۆن لە ئەدەبیاتی کلاسیکی ئیسلامیدا لە کوێوە باسیەوە کراوە کە کورد ژنۆکە بێت خۆی دەبێ باس لەو بکەن کە ئەدەبیات چییە؟ ئەدەب بەمانە تایبەتە بکەی کە بریتە لە شعر و پەخشان ئەم وەکمانە تایبەتەکەی کەوت بەڵام کەوتمان ئەدەبیات کۆمەڵە معارفە ینی زمانە مێژوویە جوگرافیایە ئەو سەرچاوە زانیاریانەیە کە بۆ ئێمە هاتو کتێبەکانی دینە بەڵێ بۆیە باشی تەفسیر و حەدیث و شەرعی بەڵێ دکتۆر باشی کرد کە بممانە فراوانە ئەدەبیاتی وەرگرت بۆیە من دەبێت لە زمانەکەەوە بچمە ناو بابەتەکەەوە بزانم کە ئێمە لە زمانی عەرەبیات چۆن نیشان دراوین و پاشان لە ناو ئەدەبی عەرەبیات چۆن نیشان دراوین و لە ناو سەرچاوە ئیسلامیەکانی شیعە و سوننە چۆن نیشان دراوین مخابن کاتێک کە من بەدوای ئەم بابەتە چووم و وەرکشۆپم لەسەری کرد لە یەکێک لە زانکۆئەرلەکان کاتێ باسم کرد مامۆستا هاوڕێ عەرەبەکەم وتی تۆ دەبێت تەنها باسی لایانی باشکەی ئێوەتم کاکە لایانی باشەوەندە زۆر نییە تا من باسی کەم یعنی بەداخەوە لە 95 لایانی خراپە ئێمە بە خراپ نیشان دراوین لەناو ئەدەبیات و زمانەکەیانە لە 95 خراپە ئەدەبیاتی ئیسلامیان لە ئەدەبیاتی کلاسیکی عەرەبی و زمانی عەرەبی و سەرچاوە کۆنەکانە لە 95 کورد وێنەی خراپە ئەی ئیسلامی ئەمەش تەمان هەمان سەرچاوی ئیسلامی چونکە دواتر ئەدەبی ئیسلامیە و مەسەلەن زمانی عەرەبیەکە هەر سەرچاوی ئیسلامە و کتێبەکانی فقه و زانەکانی شیعە و زانەکانی سونی هەر ئەوانە باسی قورسە لەبەرەوە دەمەوێت کات بدەمەت و بۆی ڕوونی بکەیت چۆن ڕوونی کێنوێنی تۆ پێیجی ماوە بۆستە لە ئەدەبیاتی کۆن لە کۆن یعنی من خۆ بە دوادە چون کردەوە و سەرچاوانی کە لەم بارە نووسراون خوێندومەتەوە یەک بە یەک بۆ خۆم بە دوای وێنەی جوانە ئەگەڕام مخابن کە لە ئەدەبی تازەی عێراقیە لە ڕیوایە ئەوش دیسان کورد ناشرین نیشاندراوە من دوای خوێندنەوەی 53 ڕۆمان بۆم دەرکەوت کە هەمان ئەو تێڕوانینە نەرێنیە کە لەسەر کوردیە دیسان هاتوتەوە لە ناو زمانی عەرەبیە ئەو زانانی کە ئێمە هەمیشە لە توێژینەوەکانمان دەگەڕێنەوە بۆیان جێی متمانەی زۆربەی زۆری ئەکادیمیا و مامۆستا و مەلاکانمانن جابا من هەندێک نمونەت پێ بڵێم ئەگەر بەجارم دەدێت چونکە بە خێرایی بابەتەکە زۆر کاتی دێوەڕاستیم طبعا لە فەرهەنگی ئەلعەینا کە خەلیلی کوڕی ئەحمەدی فراهیدی خۆ دەزانی سەرچاوەکی گرنگی زمانی عەرەبیە دەڵێ کوردەکان نەوەی فارس نین بەڵام نەوەی کوردی کوڕی عەمری کوڕی عامرە واتە ئێمە کراوین بە عەرەب ئەمە لە یەکی لە سەرچاوەکانە وجگە لەوەی کە وشەی کورد وەک نەتەوەیەک نەهاتووە وجگە لەوەی کە لە ئیبن فارس لە معجەمی مەقایس اللغە دەڵێ بەیتە شعرێکی بەشار ئاێنێتەوە بەشار بن بورد باس لەواکە ئەڵێ ئەلا ئینە کوردە ئەلا ئینە ئەهل الکوردی ئاباؤک الغەدر کورد باوکی کورد بە ئەهلی غەدر نیشاندا ئێستاش ئێمە هاوڕێ عەرەبەکانمان دەبینی مامۆستا عەرەبەکانی ئەدەب کە دەگەن بە ئێمە دەڵێن ئەلا ئینە ئەهل الکوردی ئاباؤک الغەدر کەواتە لە زاکیری عەرەبی کۆنا ئێمە بە ئەهلی غەدر خیانەتکار و جا حەز کە یەکێک لە ئیمامە گەورەکان خۆت دەزانی کە قامەیەکی گەورەیە دەڵێ کوردەکان قەومێکن لە خوار هەرچی پەرچەکان و هەرچی پەرچەکانش لە خواری عامی خەڵکەوە ئەمە وەک ئەو سەرچاوە ئەدەبیان ینی ئەمە دڵنیایی لە نەقڵکردن ئەمە دڵنیام ینی تۆ من هەموو بەڵێ ئەو زانیارانە کە من یەک بەیەک نقلم کردووە باشە تۆزێک باسی تەفسیر بکەین و بەتایبەتر ئەوەی بان و پرسیاری کرد لەسەرەوەی کە ئەمانە بە جنۆکەکە حەزەکەم باسکەی ئەوە لە کتێبی محاضرات الأدباء الراغب الأصفهاني حەدیثێکی هێناوە لە نسبەتی داوە بۆ لای ئیمامی عومەر و لەیشەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی کوردەکان خەڵکانێک بوون 80 نەفەر بوون ئەم 80 نەفەرە کاتێک کە حەزرەتی سلەیمان چووە هەندی داگیر کردویان هەندی گرتووە هێناونی چلیانی ناردۆ بۆ دوورگەیەکی دوور ئەم چلە لەگەڵ جنۆکە چیان کردو زەواجیان کردو کاتێک کە زۆر بوون دەستیان کردو بە بەدڕۆشتی و بەدکاری کاتێک کە خەبەر دەدەن بە حەزرەتی سلەیمان دەڵێن کوردەکان ئاوایان کردووە دەڵێ ئوکردوهم إلى الجبال يعني اطردوهم کاتە کەلیمەی کەرەدە بە معنی تەڕەدا کردوونە ئەن فڕیاندن دووریان خەنەوە بۆ شاخەکان ئەلەوێەوە دەڵێ ناوی کورداتوە ئەمەی کە دەڵێ کورد وەکو جنۆکە نیشاندراویان نەوەی جنۆکەی ئەلەمە هاتو خۆر جنۆکە نییە بە ئیبلیسکردنی کوردمان هەیە بە عیفریتکردنی کوردمان هەیە یعنی تۆ بەوە نەوەستاون کە نەسەبی تۆ وە کوردێک بکەن بە عەرەب یا بیکەن بە فارس بعدێکی ئوستوریشان پێداوە بعدێکی ناواقعیان پێداوە
بە جنۆکەکردن بە شیتانکردن بە ئیبلیسکردن بە عفریت بە ئەمە تەنها ڕاغیبی ئەسفەهانی کردوویەتیان زۆربەی زۆری سەرچاوی ئیسلامیەکان و سەرچاو سنە و شیعە بەشدارن لەم ناشرینکردنەوە شیعە زیاتر چونکە من لەم دوای بە دوای ڕوایدە شیعەکان چون بینیم شیعە زیاترە لەبەرچی لەبەرەوەی کە دەڵێ کوردەکان ڕۆڵیان هەبووە لە شکستپێهێنانی کۆمەڵێ دەوڵەتی شیعی یەک لەوانە فاتیمیەکان کاتێک کە سەلاحەدینی ئەیوبی ڕۆڵی هەبوو لە شکستپێناێنن و بۆی هیەکان قەرەقۆینەوە ئاقۆیلە و ئەمانە بۆیە شیعەکان تونترن لە بەرامبەرەوە کورد هەر ئەم چەند ساڵانەی دوایی بوو ساڵی 2013 بوو جەلالدین سەغیر وتی کوردەکان لە دین دەرچوون و ئیمامی مەهدی دی حەقیان لێکاتەوە جە لە ناو کولتوری شیعە ئەم قسانە درراوە پاڵ کەسایەتێکی گرنگ ئیمامی مەهدی وإمام علي أبو جعفر صادق أما يكك لا بينزم إمامة بيم وايا بالله دليل زواج نقلا مكان تكليان مكان ودروسنيا جن بدي بكرد يعني أم رواياتنا هي هيشتا لا بستوشوار كتابي شيعة بستوشوار كتابي معتمد الشيعة كهمو سرچاوا كان دقر همو يان دقرنا وبوي ليك شوين أنا بكردي باسي بباشي باسي كرد نكراوكا يك لو أنا معتمدين كتابي أنا الكافي هي الكلينية كزور بالشواك يدل رقانا لسر بمبورة صفقان لسر كليني لإمام جعفري صادق ودجرتوا وراغبي أصفهاني باسي دكا مفسرين ديكي سنة باسي أميان كردوا كرد جنوكيا من دەمەوێت دڵنیا بم لە ڕاستی و دروستی ئەمانە چەندی متمانان دواتر چەند کاریگەری دەبی لەسەر خەڵک کە ئەم کتێبانە دەخوێنێتەوە بەڵێ بێگومان کاریگەری دەبێ و ڕەنگە من وەک مفەسیرم نەبینیوە کە بەم شێوە باسکە و لەناو سەرچاوەکانی تەفسیرە ئەبەم شێوەیە نەمبینیوە بەڵام لە کتێبە معتەبەرەکانی شیعە دەڵێن یعنی کۆمەڵێک کتێبەیەک لەوانە کە من بە ناوی هەندێکیان پێ بڵێم لێرە کە یەک بێک يناومن علل الشرائع للصدوق القمي من لا يحضره الفقيه للصدوق القمي أيضا تهذيب الأحكام لشيخ الطائفة الطوسي النهاية في مجرد الفتاوى وفتاوي والأحكام السرائر الحاوي لتحرير الفتاوي الجامع للشرائع يعني سرچاوە الشيعي كان زور نار شتێک حەزەکەم شتێک بێواسکەم دکتۆر سالار خايك لحظة مرجعێکی شیعی ئێرانی ئەسڵ هەیە کە ناوی ئەبول حەسەنی موسەوی ئەسفەهانیە دەڵێ نابێ ژن و ژنخوازی لەگەڵ کووردا بکەی ئەمە یەک لە کتێبی وەسیلەت النەجات لە بابی نیکاحە دەڵێ دەبێت نابێت ژنێک هەڵبژێری کە چی بێت دەڵێ ژن نابێ پیاوی هەڵبژێری کە بەدڕەوشت بێ ونيرموك بي وفاسق بي وخمر بخواتوا ونابي لكرد بي نابي لخوزيا كان بي نابي نويزي نابي باشا اما تناقصي اونيه دكتور سالار زور اما تناقصي اونيه قصي امام جعفري صادقه لكليني خوش الدزاني لأدبيات الشيعة كذلك كليني وكو بخاري ومسلم كايتر إماميش معصومة لأدبيات الشيعة لمعتقد بيرو باور الشيعة إمام معصومة غلطناك كوايا آية الشيعة كان أما وكو حقتي مطلق وردقرن؟ ڕەنگە لەم دویانە کە لەسەر کوردیان خوێندوێتەوە و لەگەڵ کووردا تێکەڵ بوون و هەندێک بەرژەوەندی سیاسی تێکەڵ بووە بێدەنگیان لێ کردووە ئەمما لە عامی خەڵکیانە ئیمامەکانیان هەر لەم ماوە ڤیددیوەیەکمان بینی کە یەکێک لە ئیمامەکان دەگەڕێتەوە بۆ ئەسلەکە دەڵێ کورد جنۆکەن جەلالەدینی سەغیر ساڵی 2013 وتی کوردەکان ئیمامی مەهدی تێت و ئانا ئەم بەگەرن ینی دیرۆکا پێخمبەرە تەفدی ینی سەردەما کە گۆر دیرۆک دەبێژ نزانم هەگەر ئەس شاش دەبێژن تژمر سەرڕاست و کە باش دەبێ يعني نبي إبراهيم جا أورفاجي باجارك لكردستاني تسبيك بيخمبر ونقش بيخمبر تبدأ بيجن جي نسل وين حياة بيخمبر عليه الصلاة والسلام محمد وجاء جودي جي نبينا نوح لسر ران على الجودي سكني يعني جي يعني جور دسبيكر جي كردستاني دسبيكرية بيخمبر عليه الصلاة والسلام ديروك تبدأ بيجي تاريخ دبيجي قلنا عرب عربي هاتي عربينا وكيدنج أصحابي بيخمبر عليه الصلاة والسلام إجد غزوة الخندق دبيش نيارا فكرة خندق إيداني أو جي سلمان الفارسي دقوتين إذا باورتكم إيش أغنى دقوتين سلمان الكردي زام تخاز تجمر سراس بك أجر جي كردات دقوتين عجم يان دقوتين فرس ندقوتين كرد بس جاباني شابو جاباني كي أصحابي بيخمبر هي كرد بهون زان والله حزق مشتكنا في بونيك لا دكتورة كان دكتور برز كان لا إيمان زان كل صلاح الدين من اللي جني زان ستيبو توجنوكي كرد بولا سر جاباني كردي بوي كبزاني فعلا أما كرد يا كردنيا من بيا مت ودزاني كأما عربة كان دلنا أما جاباني السردية نك كردي وبدو أواتشوي
و سلمانی فارسی وەکو فارس ناسراوە کورد ملحق کراوە بە فارس و عەرەبەوە عەرەبەکان دەڵێن کوردەکان بریتین لە ئەعرابەکانی فارس دەبێ سلمان و منە ئال البەیت بەڵێ یعنی تا درەنگانێک کورد وەکنەتەوە هیچ بوونێکی لە ئەدەبیاتی ئیسلامیان نەبووە حتا نەورۆزش کە باس کراوە ڕۆژ لەگەڵ دکتۆرەکان و مناقەشەمان بوو نەورۆز وەکو جەژنێکی نەتەوەی ئێمە ناسێنراوە کەواتە ئێمە هەمیشە هەوڵدراوە شوناسێکمان بۆ بدۆزرێتەوە کە ئەو شوناسە هی ئێمە نییە بەداخەوە خۆشمان بەشداریمان لە بەرهەمێنانی ئەم شوناسە کردووە چۆن یعنی شەرەفخانی بەتلیتی شەمەی نەکردووە ئەمە من ناتوانم لەسەر شەرەفخان زۆر بەس لە کتێبەکەی هەیە بەڵێ با من شتێکی ترت پێ بڵێم لە سەبارەت بۆ بابەتە ئیبن تەیمیە کە یەکێکە لە کەسایەتی هەرە گەورەکان و باپیرە گەورەی سەلەفیەکانە و داعشەکانە و هەمویان بۆی دەگەڕێنەوە یعنی مەرجعێکی گەورەیە بەس کوردیش بووە ئیبن تەیمیە بەڵێ ئیبن تەیمیە وەک لە کتێبی نەقد الخطاب السەلەفی هاتووە با بە دەقیقی پێتان بڵێم سەبارەت بەوەی کە چۆن خۆی بە عەرەب هەڵواستیوە و چۆن بۆیە دەڵێن زۆر جار خطابی سەلەفی مەترسیدارە چونکە خطابی سەلەفی بریتە لە تەعریبکردن بە ناوی دینەوە ئیبن تەیمیە با قسەکەیتان بە جوانی پێ بڵێم ئەڵێ هەوڵی داوە کە فەزلی عەرەب و زمانەکەی بەسەر گەلەکانی تردا بدا و دەڵێ پێی وایە عەرەب باشترین و زیرەکترینی ئومەتن تەنانەت ڕەگەزی ئەوی دیکەی عەرەب بەشیای ئەوە دەزانێت لە هەر ڕەگەزێکی دیگە زیاتر خۆشت بێن و پشتیوانیان بکەیت هۆکاری ئەم بە باشزانینەشی دەگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە تایبەتمەندیانی عەرەب تایبەتمەندی عەقڵی ئەخلاق ئاکار زمان جگەلۆش پێی وایە بە باشنەزانینی ڕەگەزی عەرەب نیفاق و کوفر و شعوبیەت لە بەرامبەردا خۆشەویستی عەرەب ئیمان زیاد دەکات ئەمە جگەل لەوەی فارسەکان لە پلەیەکی باڵاتردا لە کووردا دەنێ بەڵام بە سەبارەت بە کورد هیچ ناڵێت ئەمە ئیبن تەیمیە یعنی کە ئەم قسەیە پێچەوانەی قورئانە چونکە بۆ لەبەرەوەی قورئان دەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا کەواتە ئێمە بەشداریمان لە ئەم خۆ بە عەرەبکردنە کردووە تاوای لاتووە کە خەڵکانێکی لە ئێمە بەخۆ هەڵواسین بە نەسەبی عەرەبی و بۆی کە خۆیان دەبنەوە سەر ئەسڵێکی عەرەبی سەیدە ئەسەدیە نازانم چییە دەبێتە شانازی بۆیان بە سەیدەکانمان شەجەڕەیان هەیە یعنی من بینیومە بە مصدەقی و بە بەحری ئەنساب و ئەوانە کە دەڵێن ئێمە دەگەڕێینەوە سەر حەزرەتی فاتیمە و ئیمامی حەسەن و حوسەین و ئەوانە یعنی ئەمە جێگومانە بەخۆ دەزانی کە من سەیدی پیرخەدریشم یانی بەڵام ئینسان ئەگەر ئەکادیمی قسە بکات بڕوان نابێت بڕوا بە هەموو قسێ بکات و ئەمە دەبێت تحقیق بکرێت ئایا سەیدەکان چۆن هاتوون ئەمە جێگومانە جێی گومانە هەتاو کاتێک کە ڕاست دەبێتەوە سەجەرە دروستکردن خۆتەزانی سەدام حوسێن سەجەرەی بۆ خۆی دروست کرد یعنی شتێکی ئاساییە کاک دکتۆر من با شتێک لە خزمەتە عەرز کەم من ئیشم بە ئەدەبیات و ئەوانە نییە وەلی ئەوەی کە بڵێ کورد جنۆکەیە هەردوو چاوی دەربێ ئەمە يعني توجه إما أجر صلاح الدين أيوبي أجر نما وكركاني صلاح الدين أيوبي ماون كرد هميشه بيشكوتوا كرد هميشه زانيار كرد هميشه بيجي كردستان لسر أم بابتا دكتور سالار شتي تر هي لقرآن ستدعون إلى قوم أولي بأس شديد دا قلت لك عندك مفسرين قرآن أما بمباس دلين أمانة كردن أي أمر راستا والله من حزكم حكاياتك من نقل كردبو ليرة أجر بتوانم دلي لهر لمحاضرات الأدباء الراغب الأصفهاني دي سان دلي لا بك آياتي ششمي سورة التحريم بما مستقيد دخوين دوا كوصف دوزغ دكاد دلت يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون ما مستكشوتي أو فريشتاني كالآيات كذا نبي عنها توا بغلاظ شداد وتدرق تندتيش أو كردكان فريشتانين بلى يعني باشا أولي بأس شديد أولي بأس شديد بلى يعني يكلو كساني كباسي كردو الدكتور أحمد محمود الخليل ككتبي باش صورة الكرسي بلى أمشتاني هي تو أما اشتكي مطاطية ما بس ينسبوا لو يكوا بلين أمانة كردن أمان زكب ولا بشتوا كبا لبرأوي كراكشاني سوزي كرد بلاي دينكا وشنك كرد بردام برهالسكار ولا هندك بلى هنا يعني بلام أو دلي أما كدسي في السم يعني وكوي كوا أتو جهر بكيناو شتيشي هنجين شيرين ما بس يتشلوا كأما بوشي وازا إنجا لقل أوا
ئایا لە تەفسیری قورئاندا باسی ئەوە کراوە کە کوردەکان ئاگریان منجەنیقیان بۆ حەزرەتی ئیبراهیم داناوە؟ ئەمە ڕوایەتمان هەیە کە کوردەکان ئەوانە بوون کە ئەمریان کردو دەبێت ئیبراهیم بسووتێنرێ، یعنی ئیشارەیان کردو ئیبراهیم بسووتێنرێ. لە کاتێکدا ئێمە سەرچاوی دیکەمان هەیە دەڵێن حەزرەتی ئیبراهیم کوردە. بەڵێ و سەرچاوی دیکە شێ بۆ ئەسڵی تریش دەگەڕێن حەزرەتی ئیبراهیم، یعنی تەنها ئەوەن، یعنی ئێمە کاتێک کە بە دوای ئەم زانیاریانە ئەچین تووشی سەدما بین، ئێمە دەبێت ئەم مەوسەلەیەک لایکەینەوە. بۆچی من ئەم بابەتەم بەلاوە گرنگ بوو بینیم کە بەعرەبی هەندێک سەرچاوە هەیە، بەڵام ئێمە لە ئێستادا کە باسی پێکەوە ژیان دەکەین دەبێت هەندێک شتێک لایکەینەوە بۆ لە بەروی تێڕوانینی نەمەتی ئێستای عەرەبێکی سوننەیە، عەرەبێکی شیعە بووە من بەرمەبنای ئەو زانیاریەیە کە زانەکانی خۆیان بۆی دروست کردووە. تۆ دەبێت لە قۆناغی ئێستادا ئەم وێنەیە بشکێنی، دەبێ هەستی بە لێپرسینەوە لە ئەو کولتورە کە توی ناشرین کردووە. ئەگەر نا باسکردن لە پێکەوە ژیان شتێکی بێمەعنەیە لە بە درێژایی سەدان ساڵ کورد بەو شێوە بەجنۆکە کراوە، بە ئیبلیس کراوە، بە شەیتان کراوە. هەست حتا دەڵێنەوەی شەیتانێکە ناوی جەسەدە، یان لە شەیتان لەگەڵ شەیتانێکان نازم حکایەتەکە بەو شێوەیەکە ناوی جەسەدەوە. ئەوەی کاڵێن بێ قسەی سلێمانیان کردووە، سلێمان پێغەمەریان کردووە. والله هەرچی بێت ئێمە کاتێککە ئەم هەردووکیان لەسەر دوو میزاندا دەنین، یعنی دوو کەفەی میزان، ئەمە وێنە باشەکەی کورد و ئەو وێنە باشەکەی، ئەوە وێنە خراپەکەی کورد و ئەو وێنە باشەکەی کورد ڕابکەوەندە خراپە بینین، هەرچیان ویستووە بە کوردێ هەڵیان ڕشتووە. وەکارەکەش بۆ چەند شتێک دەگەڕێنەوە. دکتۆر سالار لەسەرەوە ببوورە ڕەنگە ئێستا خەڵکانێک کە ئێستا ئەم گفتوگۆی ئێمە دەبینن بڵێن ئێوە بەس لایەنە نێگەتیڤەکە وێنە ناشیرنەکە باز دەکەن، بەڵام لە ئەدەبیاتی ئیسلامیدا زانای گەورە هەن کە کورد بوونە خزمەتی ئیسلامیان کردیوە. ینی ئایا بەڕاستی لە ئەدەبیاتی ئیسلامیدا ئەو جانبە ئەو لایەنەی کە بەباشی باسی کوردەکە 5% پێیان ئەو 5 بی؟ من باسی ئەدەبیاتی کۆنم کرد، گیانێکمایە بۆ کوردستان ئەدەبیاتی کۆن، ئەدەبیاتی ئێستەنە حتا لە شعری نوێ ئەگەر ئەوکو ئەدەب بۆکو شعر و پەخشان. من باسی ئەدەبیاتی ئیسلامی، باسی ئەدەبیاتی کۆنەکەم جوانی وێنەکە بە هیچ شێوەیەک و زانەکانی کورد بەرپرسیارەتێکی مێژویان لەسەر شان بووە. ئەوانەی کە بە عەرەبی نووسیوانە بە تایبەتی زانای ئیسلامی هەڵکەوتوو بوون، نەهاتون کە بە زمانی عەرەبی بۆ عەرەب ئەم زانیاریان ڕاستکەنەوە، بێدەنگیان لێ کردووە. ئەم بێدەنگیەوە تەقبولکردن بۆیە مەسعودی دەڵێ کوردەکان قبوڵیانە کە نەفسەبیان بدەن کە بیانکەن بە عەرەب، کەواتە هۆکار بەشکل هۆکارەکە بێدەنگی خۆمانە. وەزانەکانی کورد لە ئێستاوە دەبێت ئەو کولتورە بە بوێری، وەک چۆن جەنابەت کۆمەڵی بابەتی بوێری ئەو ڕوژێنی، کۆمەڵی بابەت بوێرانە ئەو ڕوشێنی بە بوێری بێن کەشفی ئەو توراسە بکەن، ئەو کولتورە عەرەبە بکەن بەدەر لە قاوغی پیرۆزی، چونکە شت پیرۆزی کەوتە ناوی ئەو کاتە ئینسان تووشی وەک عەبدوڵڵا الغەدامی لە ڕخنەی کلتوریا دەڵێ تووشی کوێری کلتوریە بێت. کوێری کلتوری وات لێکە هەندێک ئەیبوعار هەیە نەیبینی، باشە بۆیە دەبێ بزانن لەسەر ئەو ئاەتەی کە هەرچەند کاتمان نەماوە، بەڵام ڕەنگە خەڵکی ئێستا بڵێ ئێوە دژی دینن، هەر دەتانەوەی وێنەیەکی ناشرینی ئیسلام و کورد بە خەڵک بڵێن. تۆ چۆن وەڵامیان دەدەن؟ ئەمن بۆ ئاەتە جوابیان دەدەمەوە کە باسم کرد. خوددا دەڵێ ئێمە بۆیە ئێوەمان کردو بە کۆمەڵی گەل تعارفکەن، یەکتریتان خۆش بیە، وانە؟ ئایا باسکردنی ئەمانە کاریگەری لەسەر کورد و ئیسلام و پابەندبوونی کورد بە ئیسلام دەبی؟ ڕەنگە جۆرێک لە شۆک بۆ خەڵکانێک دروستکە و دیسان پێداچوونەوە بۆ دیندارێکی خۆیان. بەڵام ئەمە ئەسلی ئیسلام قورئان و فەرموودەی ڕاستی پێغەمبەر من پێم وانییە شتی وای تێدا. ئێمە ئەسلی ئیسلام لە شتی وەرەگرین، جارێ قورئان بەلایەکەمەوە بەردی بناغەیە بە شتی وای تێدا نییە. حەدیث ئەو حەدیثەی کە دراوەتە پاڵ پێغەمبەر کە کوردی گەڕاندۆتەوە بۆ جنۆکە دەبێ لە سیحەتەکەی بکۆڵینەوە و پێیان بە خەڵکی بڵێن کە ئەم حەدیثە دەرەجەی زەعیفی چۆنە و بە عەرەبەکانیش بڵێن، چونکە عەرەبەکان بەردەوام حەدیثەمان. بەڵام هەرگیز ئەوەی ئێمە پێغەمبەرمان ناسیوە درودی خوای لەسەر بێ شتی وانە بەڵام گرنگە ئەمە بە خەڵک بڵێ. بەڵێ تۆ سەرێکی دەوڵەتەکەی پێغەمبەر بکە خەڵکی جیاوازی تا بۆیان میلەتی جیاوازی تا بۆیان سەفخانیش باسی کەواتە ئێمە کێشەمان لەگەڵ کلتوری ئیسلامیە هەیە کە ئەم کلتورە تعریب چۆتە ناوی. چلو خۆ خەلکێت بدە ناسکردن چیرۆکی خۆشحالکێر بێژ ئەس باوەڕ دەکەم نەخاسم عەرەبێ گۆم ناوان ینی جیرانی منێ دکتۆر محەممەد سعید ڕەمەدان بۆ تێز باوەڕ دەکەم ڕتووکە داخستە بوو سیامەد و خەجێ ئاخیرێ هەنکی گوهرتە بوو لێ
داناسکردن کولتورا کووردا چاوایی تشتێکی جوان هەیە موزینیشی وەک براتیکە وەک پرەک براتیە مرۆ کاربن هەبکە حەزکردنەی بچین شونا کیناگۆ هاتی چاندن بسەدەی ساڵە جگە لە یەکم مەجالێکم ئێمە دوو کەسمان دوو ڕۆشنبیری باشمان ئەو ڕۆژنبیرەکانیش طبعاً مقصرین دوێنە برادرێ بەم گوتی ئەوەی تۆ دەیکەی دەبووە پێشتر بکرابایە دوو ڕۆشنبیرمان کە جێگەی دەستخۆشین دکتۆر ئیبراهیم مامۆستا ئیبراهیم محمود کە نووسەرێکی گەورەی ڕۆژئاوایە بیرمەندێکی گەورەیە کە کتێبێکی بە ناوی القبيلة الضائعة اللي سلم موضوع بعربي دركرتوها ولقال دكتور جمال نبز ككاتي خوي ويكم جار كتابك دركر بناوي الكرد المستضعفون وإخوانهم المسلمون أو كاتا قليكر لويك بلنا عربة كان قليكر كإيوا كاتي إما ضعيفين كاتي بيستيمان فيتا نقصنا كان وكاتي بيستان فيما نقصد كان ومحاكميكي او تراث عربي كل ولا نوع عربي كان دابا اما بكردي سرچاومان هبي وي قالك خومان بزاني اوان ايديكه شلون سيري دكات دابا رزي اواناش بكين باسي اواناش بكين كبا باشش يعني لسر كرد ولسر دوز عندكين بلا واكلوا انا محمود درويش شاعرك شعب الدعائم والجمال حتى قيامت بيجي كرد وكردستان حتى روجي قيامت حتى روجي ابد زوز دكتور سالار بخير بي سرچاو بخير بيو كاريتي جرينج كردوا بخير بي سرچاو قلتي بخير پێم عزیزی والله دادا بانو كاكا دكتور هستينا توي برزبوا والله اصلا ناتوان تحمل كم بقرا چمان پێشکەش دەکەی والله كاك دكتور اوا زور داوای ئەوەیانە کردووە کە بینەران عزیزان وتویانە ئاهەنگی یا ڕەسڵە شەی مەدینە من بۆ یا شای مەدینە ئیدا من گوتم 27 بڵێ گوتت ئەو شەو دەیڵێم 27 دەڵێم کاکا يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق دان طلقي مشكينا ضلي مشكينا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق دان ضلي مشكينا طلقي مشكينا الله الله باسم مدينة ويسم وباواي ويسم وباواي عرزابا باداس رسول الله رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق ذان طلقي مشكينا ضلي مشكينا الله هر وقت حاجيان لدور بيت الله لدور بيت الله بين بدوريتو يا رسول الله يا رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق دان ضلي مشكينا
لكي مشكينا بكيل الباقول بكيل الباقول أوي بوبين بديدة وبادل بديدة وبادل يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركزا شيخ زان لكي مشكينا لكي مشكينا ساعات خوش دنگ الدنيا خوش برا دستان خوش دنگ الدنيا بكك ايامي عزيزين دستان خوش دستان خوش شخوا بيامي عزيز مر ما شاء الله سرودك پر خوش قوت ومحر حرج بيستراني تير نابي ئەوەندە حەز دەکەی هەموو شوێ جارێک بیر اي والله اجا مش تماشا ما بيجن دكتور كسنتين دبن يعني دنگي خودشينن بيش بركا مناجاتي دنگي كي پر خوشيان هي لي يعني او نصيب نابي يعني جي بيجن درناكبن ميكيه دبجين خوش بينجا اجاري او كسي قام بين دنگي وقال كي خوش شخوا تفداج مرشاندن تفد دنگي خوشن ام ما تخص مها رمضاني هندريش ترباي ما تبدا بكرانا ميفان لفيدرش بردنجي وان هي جاي والله كمروان بك ميفان وقدر القيمه تجي بدوان جايك جوان كسي هاني روان سورتشيه دنگكي خوش لسر ام بكن ميفان نميفان شخو خد استوديوي تبخيري هاتي سرسرا وسر چاوا روان دي دلا قلت بخير سر چاوا بخير بي باشي بريغان زور بخيراتي روان لكيك دست بمناجات كردوا مناجات چیه گینه لای تو؟ کاکڕۆن بمێرا ئەو مایکە وەرگرا ئەوەی لەمە ايوه باش بەوە قسە بکە فەرموو سەرەتا بەنای خودای بەخشندە و میهرەبان درود و ستایش بۆ پێغەمبەری ئازیزمان سوپاس بۆ ئێوە بە ئەو دەرفەتە سوپاس بۆ ڕووداو خۆی مناجات من لە تەمەنی منداڵیەوە دەنگم هەبووە و بەڵام هەوڵمدا دۆزیمەوە لە منداڵیەوە دەمگوت بەڵام بە فەرمی لە 2013ەوە تاکو ئێستا من قورئانە خوێنم بانکە خوێنم و مەداحی ئەەکەم لەکوێ دەیخوێنی لە تەکیە و خانەقایەکان لە مزگەوت و تەکیە و خانەقایەکان تەمەنت ئەوەندە زۆر نییە ماشەڵڵا پێم بڵێ تەمەنی چەند بوو یەکەم جارکە ماماتن خوازگینی بەس دیارە تەمەنی سەفان کەسێک لەو تەمەنە زووە بتوانی ینی ئەمە کارێکی زۆر باشە ڕاستە با بڵێن پاشە ڕۆژێکی باش چاوەڕێی دەکات یەکەم جار کەی با بڵێن تەمەنت چەند بوو لەکوێ بوو چیرۆکەکەت بەبیرە خۆی لە قوتابخانە کاتێک لە قۆناغی منداڵی بووم لە قوتابخانە بانگم ئەدا قورئانم ئەخوێند ئەو کاتە بەڵام بۆ شێوەیە پۆلی چەندی ئیبتیدایی بووی پۆلی یەک بووم سەرەتا لە پێشبڕگەی قورئان یا مناجات یا بانک تایسێ ینی بەشداریم کردووە بەڵام بەو شێوەیە دەرنەکەوتم بە بۆنەی ئەوەی کەوە دەرفەت نەرەخساوە بە گوێرەی یعنی ڕوودا و یەکەم شوێن بوو کە تو دەرکەوتی ڕوودا و دەستخۆشی لێ دەکەمەوە دەرفەتێکی باش بوو بۆ من هاتە بەس باست نەکرد بۆم یەکەم جار لە مزگەوت بانگدایان لە ناو خەڵک بوو یەکەم جار لە مزگەوت بانگمدا تەمەنت چەند بوو چۆن بوو تقریباً 10 ساڵێک بوو ئەو کاتە خۆتە زانی مامە حاجیەکانی ئێمە لێرەوە دەستیان ماچەکەم بە گوێرەی پێویست بە بەرەو ڕووم نەهاتم بەرەم هەوڵمدا سەرەتا زۆر ڕەخنەم لێ گیرا بەڵام هەوڵمدا بە گوێرە و توانای خۆم ئەو تاقە و ئەو تاقەی کەوا هەم بوو هەوڵمدا بەدەستی بێنم و الحەمدوللا بەدەستم هێنا و تەنانەت وای لێ هات لە تورکیا لە سوڵتان ئەحمەد توانی بانگ بدەم بە شێوازی تورکی ئەو کاتە باشە ڕەوەند بۆ لێرە بانگێکمان بۆ نادەی بانگێکی ڕاستە خۆمان بڵێ هەمومان جا بە کامیان خۆشە بە تورکیان بە کوردی بەڵام
ئەتوانم بە هەموو شێوازێک بانگ بدەم بە کوردی پێتان بڵێ ئەتوانم بە هەموو شێوازێک بدەم بە تورکی بە فارسی بە کوردی تۆ ناتوێ بانگێکی تورکیتان پێشکەشەکەم ئەوەی پێت خۆشە بمە ئەم شێوازە پێی دەڵێن بانگی سەبا لە تورکیا ئەی خوێنم بەیانیان بۆ ئەوی سەرنجی خەڵک ڕابشن بانگێکی حەزینە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا حجاز كصبا أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول حي على الصلاة حي على بله حي على الفلاح حي على الفلاح همایون الله أكبر الله أكبر لا إله إلا الله أسبرسك يشتوكم كاكا جراوان دەڵێن زۆر دەفیش باشە أري زانبانو بتخص ترسك يجيبكم بس بري أم بابتي بقليبن بشوي كرديش تتبيجي كردي تبيجي كرمك بكردي أم حظك البنك شو مقامك بلد مقام بكردي توازم بكردي كرمك بما كي خط الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر دەست خۆش پێم بڵێ لە کوێ فێر بووی بەو هەموو شێوازانە بانگ بدەیت لە یوتیوب زۆر سەیرم دەکرد زۆر متابعەم دەکرد بەڵام هەمیشە هەوڵم دا ڕۆشتمە بۆ لای مامۆستایان کەوا چەند مەقامێکە بوو نەمدەزانی سەرەتا
ڕۆشتم بۆ لایەن بۆی مەقامەکان باش بیزان بوو بیخوێنم مناجاتێکی کوردی کچمە بۆ فەرموو جەماعەت ئەوانیش هاوکاریت بکەن ئەوڵ ئەگە حەزەکەی مەقامی بڵێ جا ئەگە حەزەکەی ئەگەر ڕیتمیش بێ دەتەوێت بە دەفیش لەگەڵی بی حاضر تاکەم دێتەوە بس يبا درقاي وفا بكريتا تبكيتا بكي ضل زندان جفا بكزيتا صبري أيوب ولا تشوف قربان عمري نوح شون دبي بنزو دراجة شما روح كنتو نايتا يا رسول الله يا حبيب الله لو روجا ورويشت وتورا ودليمة لو روجا ورويشت وتورا ودليمة أرتان دقرب بسر شوين ما ودليمة أرتان دقرب بسر شوين ما ودليمة لو طولوا بيا بانا بيا ورجيبه لو طولوا بيا بانا بيا ورجيبه لا 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 زوالا وسودا سرجيبه جلد لتو افكار وبشيخان زرجيبه صور ما ولا صدلا وككشرا وظليمه صور ما ولا صدلا وككشرا وظليمه بس خوش يا سركفتنيش بنت تخوازي اري والله كاك بيان بضل عم تبين المدينه ومنورت بانك بده ان شاء الله من حميشه راس ظلم زور دنگت خوش بو كاكا ان شاء الله بردوام بي وان شاء الله بتواني لسري ايش بكي يعني رانا وستي لسري ايش بكي برو بيش بروي بمقاماتي باشتر ان شاء الله زانياراني باشتر خاصم شويه كردي لسر كردي تركيز بك بر باش بس تساقفه سركفتي زور بخير زور بخير سرتاو وحفيظ سرتاو ئێستا چمان هەیە بانو دەچینە سەر بابەتێکی دیکە بابەتێکی شانۆیە کە زۆر دەنگدانەوەی هەبووە لە هەرێمی کوردستان دو ڕۆژەکانی بابلۆ دو ڕۆژەکانی بابلۆ لە شاری سلێمانی نمایشکرا لە ماوەی 51 ڕۆژدا 23,000 بینەری هەبووە بەڵام ئەوەی کە هەبووە
کێشێکی بۆ دروست بووە لە کاتی وەرگرتنی هۆڵی نمایشکردن کە کێشێکیان بۆ دروست بووە هۆڵەکان لێ وەرگیرایەوە پارێزگاری هەولێر ئامادەی خۆی پیشاندا کە لە هەولێر هۆڵێکیان بۆ ئامادە بکە و بێنە هەولێر و نمایشی خۆیان بکەن بەڵام دواتر هەر لە سلێمانی بەردەوام بوون لە شوێنێکی دیکە و لە هۆڵێکی دیکە اینجا ئێستا میوانداری دەرهێنەر و ئەکتەری سەرەکی شانۆکەمان کردووە شوان کەریم دەرهێنەری دواڕۆژەکانی بابلۆ هەروەها ڕێشان حەمۆ ئەکتەری سەرەکی دواڕۆژەکانی بابلۆ اینجا سەفخان ئەزانی خۆی ڕێشان حەمۆ خەڵکی ڕۆژاوای کوردستانە ئەزانی من دزانیم ئیرۆ ناس کرد ڕێشان هەموو ناوێ ڕێشان لە بامە هەیە و تەم دژی واری هونەرێت کار دکن کەیف خۆشن گەلێکی گۆ کەسی وڵۆژ ناو خەڵکی مەنی کورد هەنوش خوا نەخواستم شانۆیەکی جوان پێشکەش بکەن بەڕاستی دواڕۆژەکانی بابلۆ دەتوانین بڵین بینەر و خەڵکی لەگەڵ شانۆ ئاش کردەوە لە کورد من برادەرەکانمە بینی لە ناو ئینستاگرام لە تۆڕە کۆمەڵاتەکان هەرچەندە من ئەم مودەیە کەمتر چوومەتەوە بۆ سلێمانی بەڵام ئەوانەی کە لە سلێمانی بوون لە ناو سوشال میدیا بەردەوام ئەم بینی کە ستۆریان لەسەر کرد کە ئەچوون سەردانیانە کرد سناپیان لەسەر کرد بەڕاستی من دەرفەتی ئەوم نەبوو بچم بیبینم حەزیشمە کرد زۆر بەڵام دەڵێن شانۆیەکی زۆر سەرنجڕاکێش بووە با بڵین هونەرمەندی باش زۆر بە باشە باسی دواڕۆژەکانی بابلۆ اینجا دواڕۆژەکانی بابلۆ بەرهەمێکی کۆمیدی و میوزیک ئامێزە لە دەرهێنانی شوان کەریمە وەک باسمان کرد سۆران عوسمان وەک کۆمپانیای سۆ مارکێتین بەرهەمهێنەرە کە لە 51 ڕۆژ وەکو باسمان کرد لە سلێمانی 23,000 کەس بینەری هەبوو بڕیار بوو کە لە هەولێریش نمایش بکرێت اینجا لەم شانۆیەدا ئەکتەرەکانی وەکو ڕێشان محەممەد کە بە ڕێشان حەمۆ ناسراوە ڕووبار خالید سۆران ئەکرەم تاهیر عەبدولواحد هەنار کامەران و ژمارەیەک ئەکتەری دیکەش لە نێو ئەم شانۆیەدا ڕۆڵیان گێڕاوە شانۆ لە هەرێمی کوردستان بە تایبەتی زۆر لایەنگیری هەبووە زۆر جار ڕەخنە لەوە دەگرێت کە شانۆ ئێستا لە ئاسێکی نزمدایە بەڵام بەو شانۆیە بەو هەموو کەسەی کە تەماشایان کرد و بینەریان بوون توانیان زۆر بەرەو پێشەوە بچن ئەنجا دکتۆر کاک پێیام سەفخان ئەومان بیر نەچێت بەڕاستی خەڵکی سلێمانی ئەمە نەبێتە لایەنگیریان شتێکی لەم بابەتە زۆر پشتگیری هونەر دەکەن واتە هەر شانۆیەک بێت هەر بابەتێک بێ کۆنسرت بێ تەنانەت هونەرمەندەکانی دەرەوەی وڵاتیش ئەگەر بیانەوەی کۆنسرتە بکەن ڕێک ئەچن بۆ سلێمانی لەوێ دەیکەن لەبەرەوەی کە خەڵکەکەی بەڕاستی پشتگیریەکی زۆر زۆری هونەر و هونەرمەندان دەکەن بەڵام ئێستا وەزارەتی ڕۆشنبیری پلانێکیانەیە کە فستیڤالەکان لە شارەکان دابەش بکەن بە پێی تایبەتمەندیەکان بۆ ئەوەی کە زۆرترین شار سوودمەند بن ئەنجا ئێستا میوانەکانمان لێرە ئامادەن ئەگەر بفەرمونون کاکسۆران و ڕێشان زۆر بەخێر بێن بەخێراتن کاکباران فەرمونون بەخێر بێن لە سلێمانیەوە هاتوون زۆر بەخێر بێن عەزیزتان کێشە اینجا باسێکی شانۆیەکەمان بۆ بکەن با لێرەوە دەست پێ بکەم ڕێشان لای تۆ لەو شانۆیەدا زۆر چوویتە ناوڕۆڵەکەتەوە کە ئەدبینی و هەموو کەس ئەیان و زۆر زۆر بە باشی ڕۆڵی گێڕاوە باشە چۆن توانیت خۆ لەگەڵ ئەو ڕۆڵە ئەنی ڕێک بخەیت و بتوانیت بەو شێوە باشە ئەدای بکەیت سەرەتا زۆر سپاستانەکەم بۆ باگهێنشتکردنتان یەکەم جار کە سیناریۆکە بۆم نێردرا کاراکتەرەکە چووکە کاراکتەرێکی با بڵین سایکۆلۆژیە حەزم لەو جۆرە کاراکتەرانەیە بیبینم دەورەکە ببینم و دواییش لەگەڵ کاکشوانە شانازیە ئیشکردن زانیم بە ڕێگێکی خراپە ناڕۆم لەبەرەوەی یەکەم ئەزمموی شانۆم بوو باشە چی خۆشترە شانۆ خۆشترە یان ماشەڵە بە سۆرانی قەسەت کرد لەمە چێتر قەسەت کرد بە سۆرانی خەڵکی ڕۆژاوایی ئەجا سەفخان هەر قسەکردن نییە بەڕاستی پێشتر ڕێشان لە نێو یوتیوب و لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکان ئەکتیڤێکی زۆری هەموو خۆشی و خۆشکەکانیشی بەڕاستی دەلوێ دەرێ چێ بوویش دایک بوویان ئەم حەزۆر و یەک دۆ ئەم لەڤرن ئەم لەڤرن ئەم هەمی لەڤرن هەمی لەڤرن خۆشم گەلەکەیم دەدیت لێ تەلڤیزیۆنی جار نادیت ئەوش بۆ برنجێ بوو جارێ خۆشم گەلەکی دەستێتە ساغ بدوارێ شانۆگەریەت وەکار کردی دەل درامزێت خست ئەو ڕاهێنەر لەسەر درامزێ کریاتش بچووکانی لێت خست ئەژ یعنی بەرێ ئەش بەرێ تۆ درامز بەێ دەستێتە ساغ بەێ
بەڕێز ڕێشان هەموو بێجگەلەوە دەمەوێت باسی تیرۆکەشی ئەم باڵێن دراماکەیان شانۆکە بکەین ئامانستان چییە هەدەفی سەرەکی پەیامی سەرەکی چییە لەوە دەتانەوێت چ بە خەڵک بڵێن پرسیارەکە بۆ من وایە ڕاستێکی زۆر قورسە لە کارێکی ئاوا شانوویەکە کە سعاتی و 40 دقەیە کۆی نمایشەکە بە چەند ڕستەیە کۆ بکەیتەوانێ زیاتر ستایلێکی ئیشکردنە کە میوزیک ئامێزە و بە شێوازێکی کۆمیدی هەرچەند بە تاواتی کۆمیدی نییە لە کۆتایی نمایشەکەیە ئاقاری شتەکانە گۆڕێت کاتێک کە چیرۆکەکە هەڵەگەڕێتەوە لێرە نامێت زۆر باسی چیرۆکەکەکەم بۆ پلانەی کە هەمانە و لە داهاتوویەکی نزیکاوی نشاری هەولێر حەز ناکەم چیرۆکەکە لێرە باسکەم زیاتر لە ئامانجەکەیە ڕەخنەگرتنێکی کۆمەڵایەتیە و تۆزێ لە قەرەی سیاسەتمان داوە و قوربانیەکانی ئەو کۆمەلگانی کە تونند و تیژیت یا بەرهەم دێت و ئایا پەیوەندەکانی خێزان و پەیوەندی خۆشەویستی تا چەند دروستن لە کۆمەلگایە پرسیاری زۆر چۆنەڵی ئەزەلی وەکو ئایا سەرمایە و هونەر کامیان هەڵەبژێرین و ئایا ئەم دوانە بەبێ یەکتر ئەکرێت بەردەوامیان هەبێت و تاکەی جوانە بن ئەنجام پرسیارە تۆ بکەم بزانم چۆن ڕێشانت دەستنیشان کرد بۆ ڕۆڵەکەی ڕاستەکەی گەڕانێکی دوور و درێژ بوو بەڵام هەڵبەتە توانای ڕێشان لە ئەو کارانەی کە کردوێتی واتە ئەوەی کە لە مێشکی خۆتا داد نابوو ڕێک ئەوەی بەرجەستە کرد بۆ تۆ زۆر زیاترەوە ڕاستگۆ بم زۆر زیاتر لەوەی کە چاوەڕێمە باشە باسی ئەو پێشوازیاکەن کە لە بەرهەمەکەتان کرا کە ئێوە کارتانە کرد لە سەرەتا پێشبنیتان نەکرد ئاوا پێشوازێکی گەورەی لێ بکرێ ڕاستگۆ بم لەگەڵ تا چاوەڕێمان نەکرد کە ڕێژەی بینەر زیاتر بێت لە نمایشەکانی تر بەڵام بەم ڕادێ نەخێر واتە زۆر زیاتر بوو زۆر زیاتر بوو لەوەی کە چاوەڕوان نەکرا لەوێرە ئاوێ شتێ بڵێم ئێمە بەداخەوە کوڕی میلەتێکی نەکبەتین بۆ نمونە شاری سلێمانی ئێستا کە نمایشێکی ئاوا 23,000 بینەر ئەیبینێت پێمان وایە ڕێژەیەکی زۆرە بەڵام ئەگەر سیرکەین ئەمەل بۆ شارێکی 1 ملیۆنی ئەکاتە لە 102 دانیشتوانەکانی بەڵام ئەمە بەر لە ئێوە ئەوها با بڵێن هەتا من وتم و خەڵک لە خەڵکەوە بیستومە دوا ڕۆژەکانی با بڵێتوانی خەڵک لەگەڵ شان و ئاش بکاتەوە ئەو قسەیە زۆر ئەکرێت من پێم وایە بەرهەمی زۆر جوانتریش هەبووە لە ڕۆژەکانی وتت بە ڕێژەیە نەبووە بینەری بەڵێ پەیوەندی بە کۆمەڵشتەوە هەیە بەس سەرکەوتنی ستافەکە نییە بەس باشی دەرهێنان نییە بەس نواندن نییە مەسەلەن کەرتی تایبەت لەم ئیشەیە سۆمارکەتینگ بە سوپاسەوەکەیان پاڵپشتی ئەم پرۆژەیەکەن و ڕێکلامێکی زۆر باشی بۆ ئەکەن ئەکتەر بە شێوەیەکی باش ئیسراحەتیەتە سەر کارەکەی ینی بە بەراورد بە کارەکانی ترا پارەیەکی باشتر وەرەگرن کە هێشتا زۆر کەمە بۆ ئەکتەری شانەوەی بەڵام ینی کۆمەڵێک شت هەیە بارودۆخێک ڕەخساوە بۆ کارەکە کە نمایشەکە بە شێوەیەکی باشتر گەشە بکانی وەکو گوڵێک وایە تۆ کە ڕۆژانە ئاوی بیت لەبەر خۆرا داینیت بێگومان گەشە زیاتر ئەکات وەکلەوەی کە گوڵێک بە فرامۆشکراوی لە سوچێکی سێبەرێکەدان دێت دەبێ ڕوو بە داڕەتی نافعین ئاسان تەکرە و شەیەن و خێر لەکەم دمەها ڕەمەزانی دەن ئێوەز باوەڕ دەکەم و چەند جاراشان و پێشکەش کرد لە سلێمانی و هات ڕاوەستاندن و هۆلژی گوهرتنەهاش خۆ ئەس باوەڕ دەکەم باندۆراوی ئەو باندۆراوێ سەکناهانێ ئەرینی بوو یان نەینی بوو سەروە نەباش بووش بۆ بێتر کێشەیەک بوو کە پەیوەندی بە بڕای من بە نەبوونی استراتیژیەتێکی معقولانەوە هەیە بۆ هونەر بە شێوەیەکی گشتی لە وڵاتەیە سلێمانیش نمونەیەکە لەوانە بەڕای من زۆربەی ئەو دام و دەستگا هونەریانی کە لەو دەڤەرەیە ئیشیان پیشیان ئەوەیە کە ئەبێ لە خزمەتی هونەرا بن کەسانی گونجاو لە شوێنی گونجاوەدا نەنراوە بۆیە تووشی حاڵەتی وا ئەبین کە ناتوانێت لە بەڕێوەبردننی خۆیان استراتیژیەکی نییە بۆیە هەنگاوەکانی کورتماوەن و درێژ ناخایێنێ لەوە چێتر بوو ناوەک پێخست بڕواکە مەسەلەکە ئەوە نەبوو کە وەکو ڕێکلامێ بکەێتەوە ئیشەکە چونکە ئێمە زۆر ئازارمان چەش بۆ مەسەلەوانەوە زۆر هەوڵیشمان نا بەڵامی تر بەڵام وەزارەتی ڕۆشنبیریش ئێمە بۆ بێلایەنی بابەتەکە ئەوانیش قسەی خۆیان هەبوو لەسەر بابەتەکە و ڕوونکردنەوە شیاندا ئەوانە بەڵێ ئیترەوە لەسەر ڕوونکردنەوە کە چەنی ڕاستە و چەنی ڕاست نیە قسە زۆر هەڵەگرێەوە ڕاست کاکەشوە تایسا ببخشت تایسا فستیوالێک ینی بۆ بەسەن دەرەوەی وڵات لە هێوە داواکاریە کردووە کە بەشدار بن لەو فستیوالە پرۆژەی دوو فستیڤال هەیە لە ئەڵمانیا کە پێشکەشیکەین هەڵبەتە پێویستیان بۆیە جارێ بەرهەمەکە ببینن ئێمە بەرهەمەکەمان ڕیکۆرد کردووە و سەبتاتلی یەخینە سەر و پێشکەشیەکەین چاوەڕێکمە لە مانگی نوۆیە ئەوشتە سەر بگرێت
پێش ئەڵمانیا لە هەولێر بێگومان بەڵێ زۆر لە داهاتوێکی نزیکە ئێمە ئێمە پێنجشەممە واتە 28 چوار کۆتان نمایشمانە بێت لە شاری سلێمانی بە دوای ئەوە ئیتر ئامادەکاریەکان دەستی پێکردووە و بەیانیش یانی کەم ڕاتین بۆ هەولێر بەیانیش کۆمەڵشتی تەکنیکشتی وا هەیە لە هەولێری بڕێنینەوانێ و لە داهاتوێکی زۆر نزیکە کە بزانین بەرهەمەکە لە ڕووی تەکنیک و لە ڕووی هونەریەوانێ ئەو ئاستی هەیە کە پێشکەش بە بینەرە جوانەکانی هەولێر کە لێرە و سپاسیانەکەم زۆر چاوەڕێیان کرد باشە ڕێشان یەکەم ڕۆژ کە نمایشەکەتان کرد ئۆپنینەکە بوو بێگومان لەگەڵ ئێستا فەرقی هەیە ئەو کاتە لە ڕاوکێ ئۆشتانت نەبوو و ئێستا زۆر ڕاهاتون دڵنیامە بێ دڵنیایەوە چکە یەکەم جارمەوە وەکو وتم یەکەم ئەزمونمە هەستە چۆن بوو پێشووی لە باکستیج خەریب ئەچوتە سەر شانۆکەنج دڵنیام ئایلەکەت لەوێ بن خێزان شتەکەت لێ بن خاوسەرەکەت کەس لەوێ نەبوو بەڕاستی چکە ئەوان لەم شارن و من لە شارێکتر بووم ئەوان لە هەولێرن ئەوەی ڕاستی بێ خۆی شتێک هەیە پێڵەن پرۆڤی پێڵەن نمایشی کراوە ڕۆژێک پێش یەکەم نمایش ئێمە نمایشێکەکەین بۆ هەنێ خەڵکی تایبەت بۆیە بۆ ڕۆژی یەکەم زۆر ئەو ترسەم نەبوو لەبەرەوەی ئەو هینەمان کردبوو ڕۆژێک پێشەوەکو پریپێرێکمان کردبوو بۆیە نازۆر ئێستا ڕاهاتووی هێر بە چاوداخستنەوانێ بەدڵنیایەوە ڕێشان شخوا یانی ئەم بێژن نەخواستم وارێ سینەما ینی شانۆگەری کەتی کریزەکێدە و ینی خەل گومان ناکن گۆگەلێکی تەماشەوان تەوی گووە ینی ماشەڵڵام کارم بێژن ئەفگاوا پێشی گۆن فیراجێک چێ بوویە و خەڵکی جاگوهارتنێک چێ دەبوو جاوێ وەرن بەر شانۆ دانیشن و تەماشە بکەژن بدێ و دەبینن گو باش بووی ڕەوش ئەکید یعنی بێگومان خەڵکێکی زۆر بە بۆنەی کارەکانی ترەوە یەن سێری ئەم کارە ئەکەن بەدڵنیاییەوە و ببوورە زۆر لە پرسیارەکەشت تێنەگەشتم کورماژی باش دەنگیتە دوورە ئەزنۆ بیسم باش من گوت ئەڤەت بکارم بێژن گو باش بووی ڕەوشە شانۆ باش بووی لە کریزێ دەرچووی ینی کریز چوویە نەها ڕەوشک باش چێ بوویش بۆ شانۆگەریە بەڵێ ئەکید ئەگەر نمایشی باشە بێ بینەری باشەیە شتێ باش باشە ئەجا ئەزمۆری دراماشە هەیە کامیان خۆشترە هەر یەکە و هەستێکی هەیە بەڵام شانۆ ئەوەی زۆر تایبەتە کە یەکسەر ڕیاکشنی خەڵکەکە ئەبینی بەخوا دراما ئەتوانی بەدڵی خۆ دووبارەیەکەیتەوە دراما ئەتوانی ئیسراحەت بکەی بچینانێ بخۆی بیتەوە بەس شانەوەیتیانە خۆ لە کامیانە زیاترە بینیتەوە واللهی پرسیارێکی قورسە لە بەروی من لە هەرسێ با بڵێن لە سینەما و لە با بڵێن لە دراما و ئەوەی خەڵک پێی وتوبی خەڵک ئەیانوت کامە تۆ چکە تۆ ماوەیەک ڤیددیۆت لە ناو ئینستاگرام و تۆڕکمەڵاتەکانیش بڵاو کردەوانە خەڵک زیاتر وەکو لە کۆمنتەکانیان فیدباک کە پێتەڵەن کامەی زیاتر چێژ بەخش بۆ ئەوان لەبەرەوەی بەرنمەکەم بەرنمەیەکی چۆن بڵێ ڕەخنە ئامێز بوو کۆمیدی بوو خەڵک با بڵێن نەبوو ئەو جۆرە ستایلە بۆیە بەدڵنیاییەوە خەڵکێکی زۆر کە هاتن بۆ شانۆگەریەکە ژیانوت کەی دەست پێەکەیتەوە بۆ ڤیددیوانە بەڵام من تۆزێک ئەو لاینەژم بەلاوە گرنگە کە ئاکتینە ینی ئەوم بەلاوە زۆر گرنگە نازانم ینی هەموویم پێخۆشە بەڵام هەر یەکە و چێژ و تامێکی خۆی هەیە باشە دوای ئەمە داڕۆژەکانی بابلۆ بەتەمایرێت چی ترا بەشدار بێ ینی سینەما دراما شانۆ هەمووی هەر شتێکە بێ ڕۆژهەڵاتیەوە ببینیم باشە مەمە بەسمە کاکشوان باسی ئەوەمان بۆ بکە دوای ئەو ئەزمونە سەرکەوتوی دوا ڕۆژەکانی بابلۆ بیری دیکە کاری دیکە لە مێشکت هەیە هەر لە شانۆ بیکەی بەڵێ ئێستا لە قۆناغی وەرجێڕانی کارێکین کە حەز ناکەم جارێت ناوی بەرم نەوەکو پرۆژەکە سەر نەگرێت بەڵام بەڕێی من شانۆکاری ژۆک و هەموو پیشەیەکی تری کۆمەلگا ئەبێ بەردەوام لە کارکردن نابێت تووشی تێربوون نەبێت دایمە لەگەڵ هاوڕێکمە باسی ئەوواکەین چۆن نانەوایەک لە گەڕەکەکە تا هەموو ڕۆژێک پیشەی خۆی لە کۆمەلگاکەیاوەیە کە نان دروستکات بە هەمان شێوەش هونەرمەندی ژەبێ ئاوا بێت یانێ بێ بەردەوام لە کارکردن نابێت ئەوەی کە کارێ بکەیت و تووشی تێربوون بیت و دوای ساڵێک یا 2 ساڵ 3 ساڵ بیتەوە بەرهەمێکی دەکەیت باشە کاکشوان تۆ کاری زۆرت کردو بەڵێ کامە لە هەمویان خۆشەویسترە لە لای تۆ وەڵاهی بڵێم چی لەوانەیە شتێک بێت کە زۆر جێ باوەڕ نەبێت بەڵام هەمیشە دوهەمین کار ئەو کارەیە کە زیاتر لێتەوە نزیکە بۆیە لە ئێستا ئەڵم دوا ڕۆژەکانی بابلۆ بەڵام لەوانەیە کە ئەو نزیکیە بێت لەوانەیە دوای ماوەیەکی ترکە کارەکە تەواو بێت و بەرسەرافچیتوانێ وەکو بەرهەمەکانی تر بیری زیاتر دانیکەم بکەیت باشە چی بە هاوڕێکانت دەڵێ ئەوانەی کە کاری دەرهێنا نیشانەوەی دەکەن بۆ ئەوی ئەمانیش کارێکی وا بکەن کە ئیتر ئەم سەرکەوتنەی دوا ڕۆژەکانی بابلۆ بتوانین
زیاتر و زیاتر ئەوەی تووتت بۆ شارێکی 1 ملیۆنی ئەمە کەمە چۆن زیاتری بکەین وەکو نەسیحەت نەکەوێتەوە تکایە بەس من پێم وایە پشتبەستن بە کەرتی تایبەت بۆ شانۆ کۆمەڵە سوودی هەیە بۆ وڵاتەکەت بۆ نیشتیمانەکەت لە جیاتی ئەوەی هەموو جارێک گۆک بچینە بەردەمی وەزارەتێکی ڕۆشنبیری و پارەی لێوەرگرین و بەرهەم مجازەفەی ئەوەی کە باشە یا خراپە کە ئەمە لە دوا جار پارەی ئەو خەڵکەی ینی پارەی وڵاتەکەتە پێم وا بێ کاتی ئەوە هاتووە کە ئیتر هەنگاوێک بوێرانەتر چینە پێشەوانێ وەکو چۆن لە بوارەکانی ترا کراوە هاتنە ناوەی کارتی تایبەت یەکەم سوودی ئەوەیە کە تۆ پارە ئەی بە حکومەت دووهەم لەو ڕۆوانێکە لە ژێر شارێکە ئەبێت بەرهەمێکی باشکەی بۆی خەڵکەکە بێت و ئەو پارەی بێنیتەوە برسا تالی بەس ئەزێژ ڕێشام کە ڕێشان شخوا گەلک بوو بەلات بسەرێ ملەتی کورد هاتی نەخواستم خەڵکی عفرینێ و سەرێکانی ئیجارەتی هاتی ناسکردم بووی کەسێ ولو ماشەڵڵا دەبێت الکەن ولو ینی کۆمیدیا بێتر تەجوانێ ینی پرۆژەیە تەدەی تراجیدیا نەخواستم ئێشا عفرینێ و سەرێکانی و ڕۆژاوای کوردستانی ئەێ وێ دەرێژی تب بێگومان من پێم خۆشە کاری وا بکەم بەڵام تا ئێستا من ناتوانم کرمانجی جاب نادەی هەرێ کوڕمانجی حەزەکەم بە سۆرانی بۆی باشتر بگاتەوەوانە نەوەک چکە ئەفرینی تۆزێ زاراوەیەکی هینە لەوانەیە هەموو کەسێک مالای مەش حەز بکەین لەبەر وەرگرانمان لە باکوور لە ڕۆژاوا ببوورە ببوورە بەڵام تا ئێستا نە نووسەرێک نە دایرەکتەرێک نە هیچ کەسێک لە با بڵێن لە ڕۆژ ئاوە پەیوەندی لەگەڵا نەکردوم و منیش بە تەنیا ناتوانم کارێک بکەم هەم ڕاستێکە هەم لەبەر زمانەکەش ئەبێ کەسێک یارمەتیم بە لەبەرەوەی من دەمێکە لێرم و دەمێکە دوورم لە با بڵێن لە خێزانی خۆم بۆیە ینی زیاتر ئەتوان بڵێم لە ڕووی زمانەوە ناتوانم ئیش بکەم بۆ ڕۆژئاوا و ئەوەش هۆکار بوو کە هیچ کەسێکیش نەهاتۆتە پێشەوە تا من لەگەڵی بڕۆم نزیکانە لە هەولێر زۆر سپاس بەخێر سەرکەوتوو بن زۆر زۆر بەخێر ئەنجا بڕگەیەکی دیکەمان هەیە ژنانی خاوەنکار کەلسوم حوسێن کە خاوەنی خواردنگەیە باشە ئەرێوە چی هەر خاوەنی خواردنگە سیپان لەس دکە دەبێ عەجەلە پێبەری کاتی حەزی دنیای لە خواردنە بەخوا هەمووی کاکسیپا هەڵیەبژێرە اینجا با ڤیتێک ببینین لێرەوە شیرینیمان بۆ تری مەش قەت سوکەرەکەیمان دەچیتە سەر بەخۆر ڤیتێک دەبینین لەسەر کەلسوم حوسێن و دواتر خۆی ئامادە بێت من کەلسوم حوسێن ڕۆستەم خەڵکی شاری سلێمانیم لە 2005ەوە دەستم کردو بە ئیشی خواردن طبعا یەکەم ژن بووم کە ئەم پرۆژەیەم دامەزران هیچ ژنێک نەبووە مەطعەمی هەبوو بێ و خواردنی هەبوو بێ لە ماڵان بەردەوام بووم لە ئیشەکەیان چەندین فەرعم هەیە ئێستا لە سلێمانی و لە هەولێر ئەوانەی هەولێر ئەمساڵدام خستووە لەبەرەوەی کاتی کۆرۆنا بوو وەسع زۆر ناخۆش بوو ئەنواع جۆری خواردن دروست دەکەین بە پێی تەڵەب خواردنی ماڵان دروست دەکەین خواردنی شایی حەفلە تەعزیە مەولوهی هەموو شتێک دروست دەکەین هەموو شێوازێک هەر لە ساوەرت و لە قەرەخرمان و لە پەڵپینە و لە هەرچی تۆ بێلەی خواردنیەکە کوردەواری بێ دروستیەکەین گەنمە کوتا و بە پێی فەسڵەکان خواردنەکانمان ئەگۆڕێ هەر جاری شێوازێکە مەسەرەن لە بەهارە سەقمیرە گیایە تۆڵەکەیە هەموو شێوازی شتەکان دروست دەکەین ئێمە بە پێی تەڵەبی کەسەکانیش وەختی وایە داواکەن شتێکیان بۆ دروستکەین کە نشمان کرد بێ ئەیکەین ئیتر ئەنواع جۆری کفتە دروست دەکەین مەسەرەن ئەمە کفتەی سلێمانیە کفتەی دۆغاو دروست دەکەین بە ماستاوەکرێی منتیقی لای بێتواتە و خۆشناوەتیە کفتەی بڕێشیش دروست دەکەین ئێمە سێ چوار جۆر برنج دێنین برنجی پڵامان لێ ناوە ئێستا بە برنجی درێژ ئەم برنجە لێنین کە کوردیە کفتەی برنجمان لێ ناوە پەڵپینەمان لێ ناوە یاپراقمان لێ ناوە بانی و فاسەلیامان لێ ناوە یاپراقی گەڵانی و سەقمان لێ ناوە نیوەی زۆریشی تەڵەبە هی ماڵانە ڕەمەزانە لە 12ەوە یینە ئێرە چکە خواردن بەس بۆ ئێوارانەکەین ئیترکەین هەرێکە و خەریکی ئیشی خۆی بە بەڵامێتر لە سەعاتێەوە دەستەکەین بە چێشتەکانمان ئەوەی شلە بێ گۆشت بێ زووتر لێنین تر بردەوە دەشلەکان لێنین و ئەنجاکەوێتە سەر برنج و کفتە و خواردنەکانە بێ بۆ 6:30 تر هەموو شتێکمان حازر بێ و دابەزی بێت بێتە خوارەوانی ئێستا خواردنەکانمان ئامادەیە بۆ بەربانگ
ئەوەی کە تەڵەبیاتی هەبوو هات تەڵەبیاتی خۆی بردووە ئەوەی کە یەتیش بۆ ئێرە بەخێر بەسەر چاومان بۆ بەربان هەموو جۆرە خواردنەکانی کە حازرمان کردو حازرە لە بەردەستایە بە ڕووی میوانە ئازیزەکانمان. جا ئەو هەموو خواردنە خۆشەی کە ئێستا بینیتان بەدەستاوی خات و کەلسوم و خات و کەلسومی خۆی و جلە جوانەکانی لەرە ئامادەیە خوا بەخێر بیت. ئەو جلە دەستوری سلێمانیە بەڵێ دەستوری سلێمانیە کاک سیپان خۆ مەزانم. طبعا دەستوری سلێمانی جا بۆی کە بینەران بزانن چی پێڵن. ئەو کۆڵوانە ئەمە چەفتەی پێڵن. چەفتە کۆڵوانەیە کۆڵوانە هێلک و کراس. هێلک و کراسی جلی کوردی. باشە. تۆ لە ڤیدیۆکە دەڵێ یەکەم ژن بووی دەست بەم کارە کردو. بەڵێ. خەڵک چۆن پێشوازی لێ کردی کارەکە زۆر قورس نەبوو دڵ ڕاڕانە بووی ئایا ئەم ئیشە بکەم نەکەم دەستی پێ ئەبد لە هیچ شێ ڕاڕادیم. قەراری خۆم بوو خۆم قەرارەکەم ماکە ئەوم کرد. لە بیدایەتی ئیشەکەمە لە ئامادەکردنی ماڵەوە دەستم پێ کرد لە شتێکی بچووکەوە بۆ ماوەی 3 مانگ لە ماڵەوە تا گەشتم ئەوەی کە توانیم مەکینە و عەجانە و شتەکان بکڕم یعنی لە سفرەوە دەستم پێ کرد. باشە خات و کەلسوم بۆ یەکەم جار کێ بۆ فێری خواردن دروستکردن بووی لەسەر دەستی کێوە دروست دایکم دایکت ڕەحمەت بێ دایکم ماوەش ماوە پیاوەکەشم عینەشت چێشتنانێکی خۆشیە کرد یەکەم ڕۆژ بە تایبەتر باسمان بۆ بکە یەکەم ڕۆژکە کردەوە خەڵک هات چاوەڕێی چیت دەکرد ئەوەی تەسەورم ناکرد بوو یعنی خۆم لە عەقڵمان نەبوو بەو شێوازە بێت چکە من معروف بووم پێشتر ئامادەکراوەکەم هەبوو لە ئامادەکراوەکە و ئەنجا یەکسەر مەطعەمم کردەوە کە مەطعەمم کردەوە بۆ ماوەی 9 سەعاتێ چووە ماڵەوە هێشت بە کەسم نەوتووە هەر مەجموعەیەک لە دایرەی خۆمان لە خەستخانە خۆ متەسبی سەحام جماعەتێکم داوت کرد بۆ نیوەڕۆ لێ بن مناڵەکان تەلەفۆن دایکە وەرە هەرچی کەناڵ هەیە لەوێ گوتم چوو نازانی نازان خێرا بگەڕێڕەوانەیە فەڵا بە پەلا هاتم ماشەڵا بەرناکەوە پێشوازیەکی زۆر زۆر جانیان لێ کردم سپاسی هەموو خەڵکی کوردستانەکەم چکە بە چاوێکی ڕێزەوە سێری کورسون هیمەتی بەرزە یعنی ئەگەر بێوێک ئیشێککە ناوی خوای دیرە ئیشەکە پشتیوان بەخوای گەورە هەموو ئیشێک پشتیوان بەخوای گەورە بۆ خەڵکی ترکە مەبەستێتی کارێک بکە و ڕاڕایە لەبەرەوە ئێمە پرسیاری ئەومان کرد بەهۆی کۆڕۆنا لەقەکانتان لە هەولێر داخست بەڵێ دامان خست بە تەمانین بیکەنەوە وڵای جارێت تا ئەم لە حەزەیە بە تەمانین لە هەولێر بیکەنەوە ئی هەولێر زۆر زەحمەتە بۆ ئێمە تا شاگردمان دەستەکەوێت تا وەستامان دەستەکەوێت بە بەردەوامی بێ گۆڕانکاری بێت خەڵکیش حەزیان لە دەستاوی خۆتە بەڕاستی لە هەولێر وێستیان لە سلێمانی کفتم لابن بۆ ڕۆشت باشە چ شتێکی خۆش چه خواردنێکە زۆر زۆر خۆشە یاپراخ و کفتە زۆر تەڵەبی گەڵامێ و هەموو یاپراخەکان نەگەر گەڵامێ و کەلەرمە گەڵامێەوە سەڵقا تایبەتە یان تشت گران نەبوون لە بازار هەموو شتێک گرانە چ شتێک گران نیە خواردنی پێ گران بووی من هیچ گرانم نەکردو سێقەوە بێ تا ئێستا لە سەر سەعری خۆم ڕۆشتم وڵای لە زەرەرایە بەزیتر وجدانم قبول ناکە نازانم زۆر یعنی هەوڵی ئەوەیە یارمەتی خەڵک بم فەقیر ڕۆژار برنجی کوردی بەکاردی برنجی کوردی بەکاردێنم خەڵکی هەولێر هیوایەتیان برنجی کوردی سلێمانیە بەڕاستی کە باسی برنجی کوردیەکەن ئەڵێ هی سلێمانی تۆ ئەو برنجە کوردەکەی کە لێنە هی کوێیە برنجی بانی خێڵان بەکارێنین برنجی ئاکرێ بەکارێنین کامیان خۆشترە وڵای هەمویان خۆشن تقریبا یەکە و تام و شێوازی خۆی هەیە بانی خێڵان خۆشترە لای من خەڵک چت خوازن بکیژان برنج هەمووی داواکەن هەر برنجی کوردی بێ بۆ و بەرامەکە خەڵک نەزان بۆ مەسەلەن بۆ میوانیانی گەورە بۆ حەفەلات بۆ جنابەت لە بەڵێ ئێمە زیاتر تەڵەبیاتی دەرەوەمان زیاتر وەک لەوەی کە زۆر بۆ 200 کەس بۆ 300 کەس بەڵێ بۆ هەولێری ژەنێرم سەروپێنێرم کفتە ئێستا سبێنێ 100 کفتەمان هەیە بۆ هەولێریت تەڵەبی لەسەر کرد 5 ئافرەت لەگەڵ من ئیشەکە چلوان هەلدبژێر ئێگل گەلتە کار دکن چۆن ئێگل گەلتە ئیش دکن چلو توان وڵی کەێنە لام چشتیانێک سەر پێێنانیم ناتوانم ئەویان ببەدەست یەن لە بیدایەت هێنە لام ئەوەی کە خۆی شارەزایی هەبێ ئەیە مەدەستی چێت بەس لە بیدایەت وەکو کارمەندێکێتە لای من کارمەندەکە ئیخەمە ئیشتێرەکەم لە بوارێکی ترا قوتی توانایکی هەیە یەکسەر ئەیگۆڕم وەختوای کارمەندێکی حاجە شۆرە سیرەکەم توانایکی تری هەیە لە مەقەبیلاتە لە چێر لەنانە لە قسەکردنا لە ئیشکردنا لە بەخێراتنا گۆڕانکاریەکەم ئەو کات تا تەجربیان نەکەم ناتوانم گۆڕانکاری باشە خات و کەرچم سەفقا بام پرسیارێکی لێ بکەم ئەوە بۆی بینەرانی ڕوودا بیزانن
ئەگەر ئەو خانمانەی کە ئەڵێن خەڵکی هەولێرن و بەڕاستی ئەوان عادەتیان نییە کە برنجی کوردی و بەر لە تکەنۆک و ڕۆنی کوردی لێ بنێن تۆ پێیان بڵێ نهێنی جوان دەرچوون و خۆشی برنجی کوردی چییە بۆ ئەوەی کە ئەوانیش بتوانن دووبارە لی بنێنەوە نهێنەکەی چییە؟ هیچ کەس دەستای خۆیەتی ئێستا دەژندانیارێکی هەر عینەن برنج لێ نیارێک و دەست تۆ نهێنەکەی تۆ چییە کە برنجە کوردەکەت خۆش بەدەستە دەرە شێوازی دروستکردنەکەی تۆ چۆنە؟ بێ زۆر ئەتکاری دروستی ڕۆنەکە چی دێت یەکەم جار؟ من ڕۆنەکە ئەقرچێنم پیازەکەی تیا ئەسووتێنم باشە اینجا دوای ئاوی تا ڕەش بێ تا تۆزە قاوەیی ببێ اینجا دوای کە ئاوەکە هاتە کۆڵ پیازەکە بە سوزگیەک دەرێنم تا اینجا برنجەکەی تێکم هەندێک باسی ڕەمەزان بکەین سەبخان بزانین لە ڕەمەزان خەڵک زیاتر چ جۆرە خواردنێک داوا دەکەن وەڵام خواردنێک داواکەن من تەڵەبی یاپراقم زۆر 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 بە بەردەوامی ئەبێ دووسێ منجەڵ یاپراق پێچێتەوە بە پەلە کە سەکاتی جەمتە هیچ دەردەرباس بووی کە چەکاتی جەمتە فێری خواردنەی بووی بە باشی و چوو خواردنگە هەلبەکری مەسەلا دەردەرباس بووی کەسێک نەتوو فێری خواردن دروستکردن بوو بی دواتوبی مەطعەمیک بەڵێ من یەکەم ژنم کە مەطعەم و شتم داناوە ئەم پرۆژێم دامەزران ئێستا چەندها ژن هەر یەکێکیان لای خۆم وەستا بوو دوانیان یەکیان لای خۆم وەستا بوو یەکیان ڕەفیقم بوو ئێستا ڕەشماڵی کردوتە ڕەفیقەکەم کە هەر دایم لەگەڵ ما بوو و ڕەفیقێکی خۆشەویست بوون بەیەکەوە ئێستا ئەو فەرعێکی کردوتە ڕەشماڵ لە سلێمانی لە عەقاری ئەوی کەشیان مەستانە لە بەر مزگەوتی گەورەیە بازاڕی ئاوباریک وەستا بوو لای خۆم ئیشێکرد لای خۆم شخصێک داوای کردی کچێکی ڕێک پێکمەیە بێتە سەر مەطعەمەکەم ئیشکا منیشتم ئەم بژنە زۆر ڕێک پێکە و لێ ڕائبینم خۆم پشگیریم کرد خۆم قسمە سەرەوە ئیشە ئێستا ئەو بۆ خۆی لەسەر مەطعەمی خۆی ئیشەکە و بەردەوامە دەستخۆشیان لێکم زۆر خۆشە چەنەها ژنی وام پێگەیانوە لەوانێ زیاد لە هەزار ئافرەت تا ئێستا لای من زۆر بێ هەندێ وەستا هەیە ئەگەر شاگردەکە یاخود ئەو کەسێک کە لای ئیشەکە بڕوا بەڕاستی دڵی لێ ئێشێ و هەر قەت سەلام و کەلامیش ناکەن بەڕاستی نمونەت زۆر بێ خات و کەرسومکە وەفا زۆر خۆشە بەداخەوە زۆر کەس ئەو وەفاییتیان نیە من وەکو گلەیەک نایڵم بەڵام هەچ کەسێک ئیشێکی کرد لە هەچ شوێنێ پێویستە باسی ئەو کەسە بکە کە شتێکی لێوە فێر بووە من بۆ 2 ساڵ کفتەم دروست کرد نەمەزانی تەڵعان نەمەزانی بەحەقەت بە هیچ شوەی کفتە من ئازانی دروستکەم ئەو کفتە گەورەکە وەڵام منیش نەیزانم بەخوا بفێرم کەی شوبرایەکەم وەستا ئاکۆی ناوە کوڕی خاڵی خۆمە زاوای عوسمانی کو بۆ بخواز ئیشی کفتە شتێک کرد 2 ساڵی ڕێک ئەو کوڕات کفتەی بۆ من دروستە کرد چەند سێری دەستی مەکە مستحیلاتە من فێر نابم ئەی وەڵی فێری بۆ فێر نابی ئاگای لێ ئێستا زۆر لە جوانتر فێر بووم چۆن فێر بووی فێر بووم تر خۆت کە تەجروبەم کرد خۆم تەجروبەم کرد ڕۆژانە با دوان سیان سەقەت کەم قەیچێکە تۆ ئەگەر زەرەر نەکەیت وەڵام من تا ئێستا فێر نابی باشە خات و کەرسوم زۆر ئاسانە هەموو شتێک ئاسانە بەس غیرەت و بوێریەوێت بتوانی دەست بیتە ئیشەکە هەر ئەو لە دەستدایە نەجاحەدێنی ئیتر جەژنە ئەمەوێت بۆ بینەرانی ڕوودا و پێیان بڵێ کە ئەوان زۆر زۆر حەزیان لە برنج و قەیسیە ئەجا حەزەکەم تۆ پێی بڵێ چۆن برنج و قەیسی لێ بنێن خۆش دەربچێ ئەگەر دەستورەکەیان پێ بڵێ دەستوری قەیسەکە قەیسەکە بێ بخوسێنی پێشتر قەیسەکە بێت چۆن بێت کە بیکڕن لە بازار قەیسە وشکەکە خۆشە کۆنەکە قەدیمەکە نەک ئەم تەڕەکە ئەبێ قەیسەکە قەیسە وشکە وشکەکە زانیتی بکەن دەفتەر و قەڵەمە بێنن بینوسن یەکەم شت قەیسەکە وشک بێ قەیسە وشکەکە بێنە بیکە ئاوانێ بخوسێچکە زیخی پێ چەند سەعات وەڵاگەر ئەم شە بیکەیت ئاو بۆ بەیانی زۆر زۆر باش شەو بۆ بەیانی بیخەنە ئاوە قەیسە بەردی تایە چکە زیخ لە ناو قەیسەکە هەیە ئیتر دوای بەیانیت پاک پاگەشتوی کە بە سوزگیەکە زیخ و ئاوەکەی ڕاو ئەی خەیتە سەر ئاگر وردە و ئەگەر گۆشتەکە بۆ کڵان بێ لەگەڵ گۆشتەکە سوورەکەیتەوە وردە ئاویتێکێت تا جوان گۆشتەکە و قەیسەکە پێکە و سوورەکەیتەوە لەگەڵ قەیسەکە کڵان و پێشتر اینجا لەگەڵ یا سوورەکەیتە بەڵێ لە ڕۆنا ئەی چەند کەوچک ڕۆم خەرن ئەمە جەڵەکەیانەوە کەم چەندێک نازان پیرۆی قەیسی لێنە چەند لێنی بە پێ قیاسی قەیسەکەیە تۆ وەختیان منجەڵێکی گەورە لێنی وەختیان چوب لێنی ئیتر بە پێ قیاسەکە بە چاو بە عەقڵە زانی تۆ دۆشایی تێکەن یان تێی نەکەن کەمێک زۆر کەم خۆی قەیسی زرد بێ جوانە وەک لەوەی کە سوور بێ تۆق بێ لە زۆر مەطعەمەی بینم دۆشاوێکی زۆر زۆری تیا خۆش نییە قەیسی وابێ قەیسی یعنی قەیسیە بە ڕەنگی قەیسی بێ هیچی تر ناخێت ناو قەیسەکە بابایەمی تێکەین ئێمە هێلی تێکەین بایەمی تێکەین لە ناو قەیسی زۆر خۆشیەکە تانی خۆش ئەی برنجەکە هەر ئاسایی کەوتە ڕۆنەکە بقرچێنی پیازەکە قاوەی وێ و بەڵێ پوکڵێ لەگەڵ ئاوەکە و دوای لە ئاوەکەی دەرێنی پیازەکە برنجەکەی تێ بەڵام ئەو بۆ جەژن خۆم چێژ لێنم ئەبێ ئەو کەسی چێژ لێنێ ئیتیمان با بە چێشتەکەی ئاگای لێبێ
یعنی سەرپەرشتی بکە ئەی نابێ منجەڵەکە بەجێ بێڵە نابێ بەجێ بێڵێ یەکەمین جار هاتم ئەبێ زۆر بە زەوقەوە ئاگاد لە چێژنان یەکەمین جار هاتم بێدا ئێرە مقیسی خوارد تشکا قیسیم خوارد من نەدیت و ڕۆژاوای کوردستانی خۆش بوو ئەگەر هەنێک ببێژی لە ڕۆژاوای کوردستان ترشکا مشمشە ئەویشکە نابمرن ینی چۆ تشکا مشمشە بەڵام مە سلێمانی زۆر زۆر بەناوبانگە گەلێکی خۆش بوو ڕاستی بەتایبەت بەیانی جەژن وەڵڵا قەیسی نەبێ بەیانی جەژن هەر حساب نییە کە جەژنە زۆر مابوو یاخوا بەخێر بیت نمونەت زۆر بێت ئیشەڵڵا پشتیوان بەخوای گەورە ئیش کۆتایی هات ئەمانۆیە زۆر سپاس خواحافیز خواحافیز خواحافیز